دۆناڵد ترامپ دەرگای بەسەر ئەوەدا داخست کاتێک وتی تەنانەت لە وەڵامی پرسیارێکدا وتی پێم وایە سوپای ئێران هەر نەماوە ئەنجا وتی سازش ناکەین نەک سازش ناکەین نەک ڕێکەوتن ناکەین بەڵکو تەنها بە بێمەرج ینی گفتوگۆی بێمەرج لەلایەن ئێرانەوە قبوڵ دەکەین. دوای زانیاریەکان ئەوەن ئەندامێکی ئەنجومەنی خەبەرگان ئەوەی لە ئێران کە وای پێ دەڵێن ئاماژەی بۆ کردووە دەڵێ ڕابەری نوێمان هەڵبژاردووە بەڵام لەبەر پاراستنی سەلامەتی و لەبەر دۆخی کە ئێستا هەیە ناوەکەی ڕناگەێنین دواتر ناوەکەی بۆ گەلی ئێران ڕادەگەێنین. ئیسرائیلیش هەڕەشەی کردبوو لە زاری وتەبێژی سپاکەیەوە وتی هەر کەسێک ببێ بەڕابەر دەیکوژین هەر کەسیش لە دوای ئەوە بێبەڕابەر دەیکوژین وەکو چۆن لە حەزبوڵڵا وایان کرد حەسەن نەسروڵڵایان کوشت جێگرەکەیان کوشت جێگرەکەشیان کوشتەوە و وتیشیان هەر کەسێک ببێ بە جێگیری نەسروڵڵا دەیکوژین. ئێستا ئیتر ئیسرائیل هیچ هێڵێکی سووری لە بەردەمدا نەماوە لە ئێران هەر کەسێک کە بەلایەوە گرنگ بێ دەستی پێدەگا و دەیکوژێ. شەوی ڕابردوو تاران وەسفەهانیان کرد بە جەهەنم لە دەیان لاوە بڵێ سێ ئاگر چوو بوو بە ئاسمانە دەیان پاڵاوگەی گەورە کە سەرچاوەکانی وزە بوون بۆ ئێران بۆ سوپای پاسداران تەنانەت بۆ خەڵکیش هەمویان بردومان کرد. دوو کەڵێکی زۆر و چڕدەچێ بە ئاسمانە هەتا ئێستاش دوو کەڵی ئەو پاڵێوگانە بەردەوامە نەکوژاوەتەوە. باران لە ئاسمانی تارانە باران دەبارێ و بەسەر دوو کەڵەکەدا ڕەشاو دێتە خوارەوە. پسپۆران ئاماژە بۆ دەکەن پێویستە خەڵک گوریابن بستە ماڵەوە ئەو ڕەشاوە لێیان نەدا چونکە مەترسی کاریگەری هەیە لەسەر تەندروستیان. شەوی ڕابردوو ئاسمانی هەرێمی کوردستانیش لە سلێمانی و لە هەولێر بە چەندین درۆن بردومان کران. بەداخەوە لە ئەنجامی بردومانی درۆنەکاندا ئاسایشێک لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر گیانی بەخت کرد شەهید بوو. ئەوەی کە هەیە بەکوێ دەگا چی دەبێ لە بەرنامەی پرسی ڕۆژەم ڕۆ بەرچاوڕوونیتان پێ دەدەین لەگەڵ میوانەکانمان شۆڤەی ڕووداوەکانتان بۆ دەکەین. هاوکاران وێنەکانمان بۆ دەخەنە سەر شاشە هەندێک زانیاری تازاگەر هەبێ دەیان خوێنینەوە ئێستا وەکوتم دوای زانیاری ئەندامێکی مەجلسی خەبەرگانی کۆماری ئیسلامی ئێران دەڵێ ڕابەری نوێمان هەڵبژاردووە ناوەکەی ڕناگەێنین بۆ خەڵک جارێ هەڵبەتە لە چوارچێوەی مەترسیانە ئەو مەترسیانی کە لەسەر ژیانی گیانی ڕابەری نوێ هەیە ناوەکەی ڕناگەێنن. ئێستا سعات 1:05 خولەک دەنگی زەنگی ئاگادارکردنەوە دێ لە تەلەبیب ئەو وێنەکەی لەسەر شاشەیە وێنەی تەلەبیب بەیروت قودس لەسەر شاشەیە و دەیبینن زەنگی ئاگادارکردنەوە لەوێ لێ دەدرێن چرکە ساتەی کە قسە دەکەین. حەزبوڵڵا ژمارەیەک موشکی ناوە بە ئیسرائیلەوە پێدەچێت بەهۆی ئەم موشەکانەی حەزبوڵڵاوە بێ کە دەنگی زەنگی ئاگادارکردنەوە دەبیسترێت لە تەلەبیب ژمارەیەک ساروخی پێوە ناوە. ئەنجا هێزی ئیسرائیل هێزەکانی ئیسرائیل داوای چۆڵکردنی ناوچەی باشووری ڕووباری لیتانیەکەن لە باشووری لوبنان دەڵێن باشووری ئەو ڕووبارەمان بۆ چۆڵ بکەن باوڵاتیان دەڵێن. بەڕێزان هەواڵەکان زۆرن ئێستا هەندێکیانوانی کە هەیە لە لامان دەیان خوێنینەوە. سوپای پازاران دەڵێ بردومانی پاڵەوگەیەکی نەفتی گەورەیان کردووە و تەخاندویانەتەوە دەڵێ ئەمە لە بەرامبەرە و دەستدرێژیانێک کە دوێنێ ئیسرائیل کردوێتە سەرچەم پاڵەوگەیەک لە تاران و لە ئەسفەهان.
ئەنجا فەرماندەی دامەزراوەی خاتەمولەنبیا کە ئێستا خاتەمولەنبیا کرێ بڵێن باڵاترین دامەزراوەی لە ئێران و ئەو سەرۆکاری جەنگەکە دەکا و توێتی بەردەوام دەبین لە جەنگەکە ڕناوەستین هەتا بە زمانی خۆیان کیانی سەهیۆنی لە نێو دەبن. ئەو دواترین لێدوانە ئەکرێ بڵین لە باڵاترین دامەزراوەی ئێرانیەوە کە دەڵێت جەنگەکە بەردەوامی پێدەدەین. بەڕێزانم چرکە ساتێکە قسە دەکەین دووکەڵ لە ئاسمانی تاران با بڵین هەورێکی ڕەش کە تێکەڵە لە هەور و باران و دووکەڵی پاڵێوگەکان دووکەڵی ئەنجامی بەردومانەکان لە ئاسمانی تاران بڵاو بۆتەوە. شیکاری ڕووداوەکان دەکەین گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر نۆزادی تووتی توێژەری سیاسی مامۆسای زانکۆ پسپۆر لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان. دکتۆر سلااو لێبێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان پێمان بڵێ هەتام چرکە ساتێکە قسە دەکەین نظامەکە لە ڕووخانەوە نزیکتریان لە خۆگرتنەوەوە. زۆر سپاس گومان کارە دیار نییە لە ڕووخانەوە نزیکتریان بە تایبەتی وازدانن ئەوەل استەرەوە دەمێنێتی سەربازیەکی هەم ئەمریکا ئیسرائیل دەستیان پێکردە بەرەوتی دەکەن ڕاستە ئەمە هەشت ڕۆژە بە شوەیەکی چڕ هەستنە ڕۆژە بە شوەیەکی چڕ بنکێ سەربازیەکانی ئیران پڕتمان دەکرێت لێ موشتێکیە هەمیە سوپای پاسدارانە دەست بە سەربازیەکانە بەڵام لەگەلەوەیدا ڕاستیش تاماوە بزانین کە ئەم شەرا ئەڕستەکەی بەرەوتێ دەچیت بە تایبەتیش پشتێکە لەوەدا یعنی کاتێک ئێمە بەحسی ڕووخان دەکەین دەبی بزانین کە گەراوەیە ئایا لە ڕێگەی هێزی هەواییەوە تو دەتوانی سیستمی سیاسی بڕۆخێنیت حتا ئێستا بەڕاستی نموزیجێکی وا لە بەردەستمان نییە کە لە جیهاندا یا لە میزودا پێمان بڵێت کە لە ڕێگەی هێزی هەوایی یان تەمپینی هەوایی بەتەنیا دەتوانێت سیستمی سیاسی لە وڵاتێک بڕۆخێنێت لەبەرەمە ئەمە دیگەی پرسیارە بە هەموو تۆیزیارە لەگەر ئەوەشدا دەتوانین بڵێن کە احتمالە مەسەلەن ئەگەر دینێ بەتەن لێ بکنەتەنی تابێکیدا دووتارێکی گرنگی هەبوو کوتارێکی ئەوە بوو کە گوتی تاو کەمپینە بەردەوام دەبیتن و داواش لە خەلکی تەخویان ئامادە بکەن بۆ خۆپیشاندان و لە هەمان کاتیشدا بەحسیاوەیەکی دەبی سەربازان ئیران کردە بڵین کەواتە ئەوە زیاتر بە ئەومانەکە ئەو کەمپینە بەردەوام دەبیت و احتمالش ئەگەر ئێستا یەکلای نەبووتە احتمالە ئەم کەمپینە بەردەوام بیت سیستمێکە بڕۆخنی بەڵامەکە ئاماژە پێکرد ڕووخاندنی سیستمەکە بەڕاستیی ئاسان نییە لەبەرەوەی یان دەبیت هەزوو لەسەر عەرز هەبیت یان دەبی خەڵکاندان بکەن ئەو خەڵکاندانەکە زەحمەتە لەبەرەوەی خەڵکی ڕووبەڕووی هێزی سەرباز دەبیت لەبەرەوەی حتا ئێستا تشتێکان زیانی بەڵام دیگەرەوە ئەگەر کەمپینە ئەم کەمپینە سەربازیە بوو مایەکی درێژ بەردەوامی بێگومان تۆنە سەربازیەکانی زۆر لەوە باشە دکتۆر دەڵێ جارێ دیار نییە نیزامەکە لە ڕووخانەوە نزیکە یان لە سەرپێکەوتنەوەوە بەڵام ئەوەی ئەمریکا دێڵێ ئایا ئێستا وەستان بەم شێوازەی ئێستا زۆرێک لە دۆڕان نییە بۆ ئەمریکاوە بۆ ئیسرائیل ئەیلانی کەم نیزامەکە ماوەتەوە ئەگەرچی زۆر زۆر لاوازیش کرابێ ئایا ئەمریکا و ئیسرائیل لێ دەگەڕێن نیزامێک بەم شێوازە مەترسیدار وەکو خۆیان دەڵێن بەم شێوازە بمێنێتەوە؟ ئەگەر باو شێوەی ئێستا بمان سایکەوتنی نەدۆڕۆن ئەگەر باو شێوەی ئێستا بمێن بۆ نمونە کەمپینەکانی سەربازی ڕابگرن پێم وایە بەلێ دووران دەبی بۆ ئەمریکا و ئیسرائیل لەبەرەمە ئەو پرسیارە جددیە کە ئایا ئەمریکا و ئیسرائیل ڕازی دەبن لەم قۆناغەدا بۆ نمونە چارەکە ڕابگرێ من وا نابینم لەبەرەمە وا ئەزانم کە ئەمریکا دوو ئامانجەیە کۆمەڵێک ئامانجەکان ئاشکران کە باوەشکرا بە وازدەقی باسی دەکەن مەسەلەیەکی ئەتۆمی بەرنامەی مشتێکی سیاسەتی ئیران هێزە پرۆپەکان کارێن دەبێت دەمانەمێت لەم حاڵانەدا توانای سەربازی ئیران زۆر لاوەست بکەین ئەوە ئامانجە ئاشکراکان کە ستێتمەنتەکانیش بەڵاو دەکەن بەڵام ئەو خۆلانەی کە ناشکران یعنی ناڕوونە حتا ئێستاش خۆیان پلانێکی دەوە ئاماژان پێکرد لەوانەیە ئەم کەمپینە بەردەوام بیکەن تاکۆ ئەم سیستمە بڕۆخنێت بەڵام لەگەلەوەش داوە ئاماژان پێکرد بەڕاستی سیاسەتی دۆناڵد ترامپ حتا نەهازی کەس نازانیتن بینی ڕوادەوە کەس نازانی دۆناڵد ترامپ چ بڕیارەکەن لە بیرمان نەکردن دۆناڵد ترامپ شەڕی درێژخایەنی ناوێتن
نایەوێتن پارێکی زۆڵای شەڕەسەر بکرێت دەیەوێتن معادلەکە بە شێوەیەکی سەریع بگۆڕیتن و زۆر خۆشیان ئاماژەبا دەکەن ئەم شەڕە سەری عێراق نابێت سەری ئەفغانستان نابێتن و ڕێگە نادەن کە پارێکی زۆری خەلکیان کە لەم شەڕە سەر بێت کەواتە لەم چارچوبەدا دەتوانین بڵێن دەبێت چارەکێن بزانیت کە ئایا ئامانجی کوتاهی ئەم شەڕەی ئەمریکا و ئیسرائیل چ دەبێت لەگەڵەوەی کە من دەتوان بە واضحی بڵێم ئامانجی ئیسرائیل زۆر زۆر واضحە ئەوان دەیانەوەی سیستمێکە بڕۆشت و بویان گرنگ نییە لە دوای ڕخان ئیران بەرەو تێدەچێت ئایا داوسڵاتێکە دیموکراسی دەبیت دیکتاتوری دەبیتن یان عێراق دابەش دەبیتن مەستەقامگیری دروست دەبیت بۆ ئیسرائیل ئەمە گرنگ نییە گرنگەوە ئەو سیستمێکی ئێستایا بڕۆخێت و ئەو هەرستە مەترسیانەی کە لەسەر ئەسڵایە هەیە نەمێت بەڵام لەوانەیە بۆ ئەمریکا گرنگ بیتن ئەگەر سیستمەکەش مەستەقامگیری ڕووی نەدات یان احتمال است ئەمریکا لەگەڵ دابەشبوونی ئیران نەبیتن و لەگەڵ ئەوەش نەبیتن مەسەلەن ئەماڵاتە پیشنەسە قابلیەتی باشە دکتۆر ئەمە ئەکرێ وەکو دوو ڕوانینی جیاواز بیخوێنینەوە ئیسرائیل دەیەوێت سیستەمەکە بڕوخێ بەڵام ئەمریکا ینی گۆڕینی ئەم نیزامە بەڵام شێوی زیاتری ناوێ ینی دەیەوێت سەرکردایەتی ئەم نیزامە بڕوە بەڵام بەلایەوە ئاساییشە ینی ئەگەر مەلایەک ئەمامە بەسەرێک لە نیزامەکەدا بمێنێتەوە بەڵام دۆستی ئەمریکا بێ ئەمە بەرکەوتن نییە لە ڕوانین و استراتیژی ئەمریکا و ئیسرائیلدا واضح هەیە لە نێوانوانی ئیسرائیل و ئەمریکا لەسەر مەسەلە خودی ترامپ ئاماژەی بەوە کرد کە دەکرێت کەسێکی سەرکردایەت ئیرانی ئایاندا بکرێت تەنانەت ئاینیش ببیتن بەڵام پەیوەندی باش لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر لەگەڵ دەوڵەتانی عەرەبی لەگەڵ ئەمریکا بیتن و جای راو سیاسەتە پراکتیزە نەکرد کە دەوڵەتی پێشی پراکتیزەی کرد کەواتە وەکو ئاماژەم پێ کرد ئەو جیاوازی هەیە حتا ئێستا تەنانەت لە باری ڕزمکین یعنی وەکو ئاماژەم پێ کرد احتمالە ئەمریکا احتمالێک بژاردەی هەبێت بۆ نمونە لەوانەیە ئەمریکا هەوڵ بدات لە ناو ئیراندا کەسێک بدوزێتەوە کە زۆر نزیک بێ لە ئەمریکا یا ئەمریکا پراکتیزێت یا خۆی ترامپ ئاماژەی بەوەی کرد کە ئێمە چەند کەسێکمان هەیە نەوەتان ناڵێن بەڵام هەوڵ دەدەین کە لە ئایندەدا ئیران بگرن خۆی ئاماژەی بەوەی کردووە لە خەڵکی تریش لەوانەیە مەسەڵەن لە ڕێگای دەستگا هەواڵگەریتان هەوڵ بدەن کودتایەکی سەربازی دەکرێت بۆ نمونە لە ناو سپا لە ناو ئەرتش کودتایەکی سەربازی ڕوو بدات ئەوەی کەم دەسەڵاتە بڕۆکردن ئەمانە هەموو ئەگەرن بەڵام لەگەڵەوەی ئاماژەم کرد بەڕاستی حتا ئێستا دیار نییە ئایا ئەمریکا خۆی یەکلا کردوتەوە ئەو سیستەمە دەرەوخینی یانە ئەمە پیاوەی سەرەکیە بۆ هەموو کەسێک لەبەر ئەمەش هەموو کەسێک حەزەری وەردەگیری و ناتوانێت پێشبینی بکات هەنگاوی داهاتووی ترامپ چ دەبێت چونکە هەر دەتوانین بڵێن ساعتە یعنی ڕۆژێک هەر ڕۆژێک بۆ ڕۆژێک مەسەڵەن دەبینی ترامپ بۆ لێدوانی زۆر دەستبەرێتە دەکات ئەمەشی ئەو جارە ڕۆژەکە ترامپ ناپێشبینی کراوە ناتوانێت هەنگاوی داهاتووی ترامپ پێشبینی کرد و ناتوانێت بزانێت کە بزانێت دۆناڵد ترامپ چی دەبێت بەڵام لەگەڵەوە زۆر ئاماژە پێ کرد ئێستا لە نێوان دوو بژاردەیە یان ئەم سیستەمە زۆر زۆر لاواز دەبیتن و ئیران خۆی ڕادەست دەکات ئەو مەطالبانەی کە ئەمریکا من پێم وایە یعنی ئێستا بەرەو ئەوە دەکرد خۆی ڕادەست کە سەبارەت ئەو داواکاریان کە ئەمریکا هەیە کە احتمال دەست ئیضافەی کرابن یانیش لەوانەیە من پێم وایە هەوڵدا بدرێت دەرەجەی لە سیستەمێکی بڕۆخێنێ بەڵام ئەمەش وەکو ئاماژەم پێ سەختە یعنی یان تو دەبێت هیچ دکتۆر وەکو دەزانین ئێساوی کە تەحەکومەکە باڵەتون ڕەوەکەی نییە و ئێرانە و سوپای پاسدارانە سەربازەکانە کە جەنگیان دەوێ و هەموو ئەو دەنگانەش کەم دەکەن لانی کەم پزیشکیانیان ناچار کرد بۆی ڕوونکردنەوە بدا بڵێ دوژمن هەڵە لە قسەکانم تێگەیشت و ئێمە سازش ناکەین دوایەوەی کە هەندێک نەرمی بە قسەکانی پزیشکیانەوە دیار بوو ئەمە نامان با بەرەو ئەوەی کە ئەم جەنگە درێژە دەکێشێ چونکە لە ئێرانیشدا ئێستا قسە یەکلاکەرەوە پێشتر خامنەی دەیکرد خامنەی دەیوت جەنگ دەیوت بوەستن بەڵام ئێستا کەس هەیە بڵێ با بوەستین هەموو بە قسەی بکەن بوەستن بڕاستیژی ئەم بارودۆخە پێشبینی کرا بوو یعنی زۆر لەسەرەوە باستیەوەیان دەکرد ئەگەر بێت و لەسەری ڕژیمەکە بدرێژان عەلی خامنەئی بکوژرێتن ئەگەر زۆرێ هەی لە ناو ئیراندا کێشە من منە زۆر لە ناو یعنی لە ناو باڵەکاندا دروست ببیتن و ئەو بریارە سەنترالیزمەی کە سەردەمی خامنەئی هەبوو نەیمێنێت و فعلا ئێستا ڕوویداوە بەتایبەتی شێوازان لە سەردەمی خامنەئی هەموو دەسەڵاتەکان لە بەیتی ڕەهبەری کەوانتیناویان لێ نەبوو کۆکرا بوویەوە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی سەربازی واتە بریاری یەکەم و کوتاهی لە بەیتی ڕەهبەری بەتایبەت لە سەختی
خامنه ای و داده چون بلام بنامانی خامنه ای او ناس جناس قانونگیری در بریار درست بوده بیگمانش عمل راسته که استا تقریبا دتوانم بلین پای پازداران بریار عدد یعنی تقریبا استا دتوانم بلین 12 پای پازداران بریار عدد هم سر بکی و بیتو و آمانزگان ایران کی بیتی و چون دانستان گلم بیتاد که تا دتوانم بلین بلین ایران برای قناقی که ترسه که عبیستکی زور زور کنتره برای امریکا و اسرائیل و آن اکریز بکن از ایران بگمان او همیشه که دین مثل پوزیسیون را جان بسیار خالی گرینگی هست. حالی که ما با ویستی پیام با امریکا و دولتانی نوچه که بنیری که بلوید زمانه درجاتان کم بکن و رجع خوش بکن که بجانی بکن بعد پوزیسیون لو کتا واسه هوایی که تند دولتی عربی هم دادن نو بجانی بکن با آیا قرار بکن. تا تیجه که نمسکتان من تیمای او بو پاوی آستی مليونات كم بكري ركب خوش بكري موضوع نصفاندن وقفتو اما يكش لا خالتان بو خالتي كريستا ولا وانا عندك وقت سيان كي ايران لبرا ويشارك زوري الاستربو لا روي سر بازيات وانا سر بازيات كان زور زور اواز بو بتبت هم كان في سر بازي كه هشت روز دستی پیکریت وانا سر بازيات ايران لواز بو يا ناچارا ام رياض داخلي فرانسيس اما جبم خالتي فلان هل كي مثلا اما جبا لوانه لجبر گشتار به قیمتیش وازانه یک لکارت هر جنگیتانی دارد. اول بود که پیو بود. اگر بید لدولتانی عربی بدهد، لدولتانی کنده بدهد، سرکوتانی اوزه آن بکره که آمد نصفاندری لولتان درست بکرد. هم دولتان ناچار در بندک بود تایید کردن و دونالد ترامپ بلند یا خود گشتال سر دونالد ترامپ درست دارید که بلند که هم سر را بگیرد. یعنی تقریبا ثبات ایران آبو بلند است ببینیم تقریبا فکر جوانه بود از ایران. هم دولتان استا اوی که سرطان بازی کرد نکرد اوی لدونالد ترامپ نکرد کارکر را بگیرید بلکه پیان و ادبی گزی تا بازی کنتر بکل سر ایران با این ام هرسته که استا یا ابو موای ادریس پایان تنانه لکل دولتان عربیش بدیده و تنانه استا دولتان عربی آنتا که استا بما برنامه اکنی هر زور زور گرگ نیه ام هرسته مستقی بالستی درونی هرسته که رستقین السلامه جاتا جورت یعنی در هنشته لیکوتی پیانه برانه کنده هم شخاله وای کرده بود یعنی تقریبا در پانین بلین لپا هم مسجای پوزیسیون بود برام کودنا آموزش پیدا اما کدانوای دو خروجی دستار او لانه که تابن هارت لاینر او لانه که آجون درست کرد بطور بعد دوای توی که کام که بود اما ایران تنازلی که تو دعوا اما کدانوای که خواهی درست کرد اوی لاری جانی و کمالک با قالیباف سوی که پارلمانو لناو سپاسگزار ارتش باز که اما می‌تونه استفاده کنه آوانه البته اما ناچاری آنکه تنانتاً پوزیسیون دگانه که تری داد که اونکه نوای در طرف کنه دینه که دیگه بگم راسته است بریاره که لا زیاد لالان فاده بیت لا خلقی او خلقی نادر کم یا روان یا خود کنفاز یا خود الان دیگه گفتگو دانستم بود دکتۆر وەکو دەبینین ینی جەنگەکە ئێواژێواش قورس دەبێتەوە لە سەر تاران بەڵام ئەویش هێرش دەکا وەلایەکانی بەتایبەت لە لوبنانەوە بەیانیە سەربازێکی ئیسرائیلیان کوشتووە ئیسرائیل خۆی ڕایگەاندووە یەکێک لە سەربازەکانی کوژراوە کە دروزە خەڵکی سووریایە بەڵام لە نێوسپای ئیسرائیلدا باڵێن سەربازی ئیسرائیلی ئەویان ڕاگەاندووە بیانی بڕوا دوایە کە دەڵێن درێژخایەن دەبێ تا چەند دەچێت چونکە دەوترێ کاریگەریەکانی زۆر قورس کەوتۆتۆ لەسەر هەموو گیان چین هاتۆتە سەر هێڵداوە لە ئێران دەکات دەڵێ گەروی هەرمەز دەبێت ڕێگە پێ بدەی کەشتیە نەوتیەکان بڕۆن عێراق مامان شێوداوای لە ئێران کردووە کە دەبێت کەشتیە نەوتیەکان بڕۆن ینی نابێت ڕێگەیان لێ بگیرێ پێ دوای ئێران ئەم نەرمیە دەنوێنێ لە پێناو ئەوەی کە هیچ دۆستێکی بەدەستەوە نەمێنێ منكم قناعتم بأن أنشر إسرائيل يعني وأظن مثلا إذا أمريكا لديها تقريبا إزدان إصدار تقريبا يطعن بالإملاء نزدي حتى باستيادات طيبة شركة يعني هاي دهي أبريل يعني يطعن مانجيستات طيبة شركة بقداش شركة وتا يطعن بالإملاء نزدي أدار دستي كي حتى دهي مانجيستات طيبة شركة تقريبا نزدي 20 روزة برای من قناعت ما هم سرش درجه نخواهید و کدنال آموزاتی که هم سر هر روز در باز ویکند فایتی آبور اجار گوی بو امریکا بو بازار جهانی هست برای ما تبیت امریکا خوی یک لایک
اگر ما بس رژیم چنج من که ما یک کمپینا کن اگر ما بس کوی اطلاع بکرد که ما بس رژیم چنج گوران است که ما ایران من که ما یک کمپینا کن است در بازی زور زور کند اگر و دبی ناچارش بزرده هبل سر از آیا درجه خلقه و درجه کتا و درجه هزی کردیا و چه بزرده حتی استادیار یعنی دبی کوی اطلاع کرد بلام دیگه لواج دو تماشا که بله لانی ایرانی خاصی اوایی که خویان آماده کرده و من پیمای ایران دتوانی زیادتر استفاده یعنی سوی استفاده کرده اوایی که شاید درست خان بید یعنی زوبای یعنی استان دتوانم بلیم درجه کشانی شد لبرجاندی امریکانی از یا لبرجاندی ایران تا روز یک شرکت درجه بکشی که لبرجاندی ایران و ایران دتوانی لرگه و سارا خموشتانه یا خود سر ارزش حتی استاد بیزده من پیمانی شرکت لبرجاندی امریکا و استاد لبر همش اوان همه اون دادن و زودترین تا کوتاهی بشر ایران ببینیم بالام دیار نیه کوتاهی پیدره آمانجا کوتاهی کانچه حتی استایمش نازانیم آمانجی کوتاهی امریکا و اسرائیل که آیا سیستم در خینه یا لو آمانجانه که با اشترا باست بگن را دواستن دیگر از من توقع دکم اوان استراوا یعنی او فکرتا بکادین که کندرانه چون زور تصدیق خدا دونالد ترامپ وحتى بنيامين نتنياهو باس دكان كان لا لحظة دا إما خرجتهم رجال خشكت دولا خرجتهم بين استرشقهم استماع كبر من فيما يمكن هذا البوزدوي بلان شريعة الشركة أو دابيت آيات أم خلقت استرشقهم آيات ولی رجع خلقه و استماع كبر فينا أما بشكرك كذا وقود استرق ومزار تكذب بكمان هر روز در باز ببيت لروي أبويا زوج در جنان السلامي وإسرائيل دكايته و او في درجه لتنگی هرمز های قیران جوری آبوری درست بکرد قیران وزده درست بکرد اما آبوری جان کشتر که زور جوری درست بکرد حتی با دولتان عربی یعنی نبی من حتی استاد ایران نیوشته بعض اشتراکیستر سرکوکانی وزده لکندار عرب بکرد آمانش یعنی دور نابینیم اگه ایران حس بکرد حرکتی زور لسرعیه یعنی برای کتایی داکی همو سرکوکانی وزده لولتان عربی بکرد آمانش اما قیران وزده صد برانبر که احتمال ملینا برای 200 دلاری بید مثلا ما دقیق امریکا استایی بزن آماج تاکن که من به ما استیگل آواز دادن باشە روز سربازی کنید دکتۆر هەندێک لە لێدوانەکانی دۆناڵد ترامپ پەیوەست بە کورد دەڵێ کوردمان خۆش دەوێ نامانەوێ بکوژێن لە جەنگەکەدا خوێندنەوە چێت بۆ ئەم قسانەی بۆم لێدوانی ئەوەی ئێوە ئەزانن کە لە حەقەی ڕابردوودا زۆر قسەکرا لەسەر کورد میدیا دیانەکان بە شێوەیەکی بەربەڵا باسی پشتی کورد فاکتەری کوردیان کە لەشکری ئیسرائیل ئەمریکا دیگیران یعنی تقریبا وای هاتبوو کە ئەم شەڕە لە پێناوی کورد یعنی تقریبا ڕاگەاندنەکە وای ئەم نەکرد ئەم شەڕەی کە لە ئیران دەکرد لە پێناوی کوردە یان لە کاتێکدا کورد بەشێک نەبووە نە لە بەشێک بووە لەو شەڕە نە فاکتەرێکی گرنگ بووە لەم شەڕە بەڵام ڕاگەاندنەکەم بەو هەڕستان بێت ئێوە ئەزانن کە ئەو کارێکی شەوە بوو لە 2 مارس آدار ترامپ تلفنی بو دانش مخوب طلبانی که تلفنی بو استر بارزانی که ولی گرد پارتی کردیست لإيران قطعی که پارتی دموکراتی کردی لإيران و باز ذکر هر کنتا هم از دانیاری نیه یعنی نازدانی سرکوکان باسته و دیگه که دعای کرا بود که این رجع بدید حزبی اپوزیسیون کردی داخل ایران ببن اما وای که هم دانه جوری هری بلام پر بشتویت گشتی حریم کردستان خصوص سیاستی واضح علی اما بلایانی بشتغني لام شرع لجل نصفان جيريني ورجعت نادم بتبرش كلمة كردستان بكوتني لجل بغداد ولجل إيران إسرائيل بكوتني أمني هي كسرتهم فلسطين لرجع خال كلمة كردستان هيش نجد تسكر إيران أما واضحة وخالك دي تريش ديسن هاي بياندي بوك سوايا براستيج دي هر هنگاوتي وكستوني كرد روشالات يعني او هذي تقدر بيحتنانات وبيشاندانش بيلنا وتكتير براستي لم كنا غدا اگر گرانتی نبیدن اگر گرانتی اکی دولتی نبید مترسیدار بکن بطای بدیش خود دبید اگر هر هنگاه بونمونه نیزی کردی بکشتنا روشالات کردستان یا خستاندان بکن من پیمایا یکم جا نبیدن گرانتی اکی دولتی امریکا بید خود پاریز راو دبیدن کسی جنوساید نبید که امازانی که بونمونه خود خستاندان بکن تنان لاروی سربازی که اگر بستان حلاتی کسان رز دار بکن بلان سیستم ایران ببینید کردکار روبروی جنوساید بود اگر بیتی گرانتی اکی دولتی نبید اما خاله که حالی با نوتین افلایزن و کسان لحظه و ناستم پیک لحریم کردستان درست گرنگ لحوی درست بکن خالص پیما ویا
بەڕاستیژی دەبیتن گرنگی بەرەمی کوردستان بکرێتن کە لە لان بەغدا و لە لەنی ڕوبەری هەرستان نابێت کەیران خۆی هەرستای زۆر کندی لە هەرێمی کوردستان کردووە ئەگەر بێت و ئەو کەسدارانە لە سنوور هەرێمی کوردستان بچنە خاک ایران هەموو دامەزراوەکانی هەرێم هەموو دامەزراوەکانی هەرێم دەدەن کەواتە ئەمە مەترسیەکی وجودیە لەسەر هەرێمی کوردستان لەبەر ئەمە بەڕاستیژی ئەم کشایکی پەرەدایەک ئاڵوزە و ئێستا ژیانە بینێت هیواش ئەزانن دڵۆم قبل لە قسەکانی پاشگەز بووە و دوتی نامانەوێت کوردستان ڕۆژهەڵات و نامانەوێت کوردستان ئەوانە هاوپەیمانی ئێمە لەبەر ئەمە تقریبا دەبینی دوورێک لە پەشەکایە لە ئەو قسانەی کە دۆناڵد ترامپ ئێستا کردی وان دەکسەکەش باسی ئەوە دەکەم بەڕاستی تورکیاش دەورێکی زۆری هەبوو بینێ حتا فیدان باسی کرد کە احتمالات تەلەویزیۆنێکی گەورەی کرد لە واشنگتن با دۆناڵد ترامپ پاسپۆرت کرد لە وای فاکتەری کردی تا فاکتەر گەلەستی هەڵکردن ایران دەوان هەندێک پێیان وای احتمالات دەورێکی گەورەی زۆر بکن لەوەی کە ترامپ سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر نەوزادی تووتی توێژەری سیاسی مامۆسای زانکۆ پسپۆری پەیوەندیە نێودەوڵەتیەکان سپاس بۆ بەشداریکردنت بۆ خوێندنەوەکانت لەسەر جەنگی ئێران ئەمریکا. خۆشەویستان دوای زیادبوونی هێرشی درۆنە خۆکوژەکان یاخود درۆنە بۆمڕێژکراوەکان بۆ سەر ئاسمانی هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی پێویستە بزانین لە کاتی بوونی درۆندا یاخود دەنگی درۆندا هەر بە شێوەیەکی گشتی ئەم ماوەیە چی بکەین هەندێک ڕێنمایی زانستی کاتێک کە درۆنێک بە ئاسمانەوەیە دەنگی دێ پێویستە چۆن مامەڵەی لەگەڵدا بکرێ. یەکەم ئەبێ ئاگامان لەوە بێ هەر فیشەکێک کە دەنرێ بە درۆنەکانەوە فیشەکی عشوایی لێگەڕێن تۆ یا وڵاتی پێویست ناکە فیشەک بنی بە درۆنەکانەوە لە سەربانی ماڵەکەتەوە وەکو جۆرێک لە دڵسۆزی بکەویتە فیشەکنان بە درۆنەکانەوە لەبەرەوەی لە ڕووی زانستی فیزیاییەوە هەر فیشەکێک کە دەنرێ بە درۆنەوە یاخود هەر دەنرێ بە ئاسمانەوە بە ئەمان هێزی کێشکردن دەگەڕێتەوە خوارەوە ئەم فیشەکانە لە ئاسماندا ون نابن هەموو دەگەڕێنەوە خوارەوە لەبەرەوە ینی گرنگە تۆ یا وڵاتی لە خۆتەوە فیشەک نەنێی بە درۆنەوە باشترین شت کە بیکەی چییە؟ دووەم لە ناوچە نیشتەجێبووەکان ئەو ناوچانی کە ناوچەی نیشتەجێبوونی هاوڵاتیانن بە تایبەت لە ئێستادا درۆنەکان ئامانجەکانیان ناوچەی نیشتەجێبوونی هاوڵاتیان نییە واتە ماڵی هاوڵاتی ئاسایی نییە ئامانجی دیاریکراوە بۆیە لەم کاتانەدا فیشەکنان بە درۆنەکانەوە زیانی زیاترە لە قازانجەکەی درۆنەکە لە ناوچەیەکی نیشتەجێبوو بەردەدرێتەوە دەکەوێتە ماڵانەوە. سێم کە زۆر گرنگە میدیاکان هەمومان ڕەچاوی ئەوە بکەین کردنەوەی لایف وەرگرتنی پامێر بە شێوازی لایف لە شوێنی کەوتنەوەی درۆنەکانەوە هەروەها تۆی هاوڵاتی کاتێک دەچیتە شوێنی بۆردومانەکە شوێنی درۆنەکە کە کەوتۆتە خوارەوە بەیت شێوەیەک نابێ لای بکرێتەوە هەر تۆی هاوڵاتی نابێ بچیتە ئەو جێگەیە دەبێت لە ماڵی خۆتدا بمێنیتەوە تەنانەت لەبەر دەرگای خۆت لە سەربانی خۆت نابێ بمێنیتەوە چونکە فیشەکێکی زۆر لەلایەن هێزانەکانەوە دەنرێ بە درۆنەکانەوە ئەم فیشەکانە مەترسی لەسەر گیانی تۆ دروست دەکات هەروەها تەنانەت لەبەر دەرگا و پەنجەرەکانیشان مەوەستن چونکە هەندێک جار درۆنەکان هێندە بەهێزن کە دەبنە هۆی شکانی پەنجەرەکان دەبنە هۆی شکانی جامخانە و شوشەی ماڵەکانتان بریندار دەبن پارچەتان بەردەکەوێت گرنگە تۆی هاوڵاتی لە کاتێکدا بە دەنگی درۆن کرد باشترین شتەوەی بچیتەوە نێو ماڵی خۆت لە ژوورەکان دابی لەگەڵ ماڵ و مناڵی خۆتدا هەوڵ بدەیت ینی کۆنتترۆلی ترسی ئەوانیش بکەیت نەگەوەی ئەها ئەوە درۆنەکەی لە ئاسمانەها بوێدا ڕەت بوو تۆی هاوڵاتی چ لە دەست نایە وەکردنەوەی لایوی فەیسبوک مەترسی زیاتر دروست دەکا ڕاڕایی زیاتر دروست دەکا بەڕاستی هێزانیەکانیش پێویستە مامەڵەی هەندێک میدیا کۆنتترۆل بکەن من لەگەڵ ئازادی میدیادای نەمیشە بەڵام شێوازی مامەڵی نابەرپرسیارانە پێویستە کۆنتترۆل بکرێت لەم کاتانەدا دەبوو ئەوە هێزانیەکان داوای لە ئێمە بکردایە بەڵام داوا دەکەین ینی مامەڵەی میدیاکان لە کاتی بوونی درۆندا لە کاتی بوونی ئەم ڕووداوانەدا هەندێک کۆنتترۆل بکرێت چونکە دەبنەوەی بڵاوکردنەوەی ترس و دڵەڕاوکەی زیاتر لە لای هاوڵاتیان خوا مولایەک ساغ و سەلامەت و پارێزراو بکە بەڵامی ترەمە جەنگە ڕوبەڕووی
هەموو لایەک دەبێتەوە ڕوبەڕووی هەر وڵاتێک دەبێتەوە پێویستە ڕێنماییمان هەبێ لە بارەوەی کە چۆن مامەڵی لەگەڵدا دەکەین ئەوەی ئیسرائیل وڵاتەکانیان هەموو لە ژێرزەمینەکاندان کە وەکو دەزانین پارێزراوترین وڵاتی جیانە بۆیە گرنگە ئێمەش هۆشیاریمانە بێ بەڕێزان هەندێک زانیاری هەن بۆتان باز دەکەم و دواتر دەچینە لای میوانەکانی ترمان بەڕێزان دوایین زانیاری ئەنجومەنی خۆوەرای فەرماندەیی ئێران دەڵێ بە نزیکانە ناوی ڕابەرد ڕادەگەێنین بۆ خەڵک ئیسرائیلیش بە دوایەوەیەتی ژمارەیەک موشک لە لوبنانەوە حەزبوڵای لوبنان ناوێتی بە ناوچەی حەیفا و عکاوە واکە ئێسانی موشەکەکان بەڕێوەن سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بۆ دەکەن سەربازێکی تری ئیسرائیلی جگە لەو سەربازی کە پێشتر باسم کرد سەربازێکی تری ئیسرائیلیش لە جەنگی ئەم شەودا ئەنی کوژراوە لە ناوچەی لوبنان لایەن حەزبوڵڵاوە هێشتا بەڕەسمی ئەوە بڵاو نەکراوەتەوە. بارگای تڵال لە شاری ئەسفەهان وێران کراوە خاپور کراوە زە تایم ئەڵێ درۆنێکی خۆکوژ لە بنکەی ئاسمانی ڕاف ئەکرۆتیری بەریتانی لە قۆبرس کەوتۆتە خوارەوە ینی لە قۆبرس بنکێکی بەریتانی لێ لەوێ ئەوێش بەرجومان کراوە. ئایەتوڵڵا محەممەد مەهدی میرباقری ئەندامی مەجلیسی شارەزایانی ئێران دەڵێ مەجلیسی شارەزایانی ئێران جێنشینی ئایەتوڵڵا عەلی خامنەیی هەڵبژاردووە و بەم زوانە ناسنامەی ڕێبەری نوێی باڵای ئێران ئاشکرا دەبێت. ئایەتوڵڵا محەممەد مەهدی میرباقری ئەندامی مەجلیسی شارەزایانی ئێرانە دەڵێ جێنشینی ئایەتوڵڵا عەلی خامنەیی هەڵبژێردراوە دەستنیشان کراوە بەم نزیکانە ڕای دەگەێنین ئەم هەواڵە تازەیە. ئەنجا پۆلیسی نیویۆرک ڕایگەیاندووە دەڵێ ئەفسەر سۆرفلی داڤیۆس کە ئەوکات پلەی مێجەریە بوو لە فرقەی 42 پیادەی سوپای ئەمریکا لە پاسەوانی نیشتیمانی نیویۆرک بۆی کێشەیەکی تەندروستی کتوپەر کۆچی دوایی کردووە لە کاتێکدا لە چوارچەوەی ئۆپەراسیۆنی داستاناسان لە وڵاتی کوێت لە ئەرکدا بووە. بەرەزان بەردەوامین هەندێک گفتوگۆی دیکە دەکەین لەگەڵ میوانەکانمان میوانێکمانێ لە ستۆکۆڵمەوە کاکچی ئالیار شۆڤەکاری سیاسی چالاکی سیاسی ڕاستەوخۆ لەگەڵمانە کاکچی ئەسڵاو لێبێم کاتت باش خوێندنەوە چییە بۆ ڕووداوانی ڕوویاندا ئایا ئەوەندەی ئەوە شارەزاییتان هەبێ ئەو جەنگی کە ئێستا هەیە ئەم چەند ڕۆژە دەتوانێت نیزامەکە لە ناوبەرێ یان لە هەر ئەنووساتێکدا ئەگەری گەڕانەوەی تێدایە ئەگەری هەنگاوی دیکەی تێدایە. وێڕای سلااو ڕێز بۆ جەناب و بینرانی بەڕێز ئەوەی ڕاستی ئەو شەڕێک کە ئێستا دەستی پێکردووە لە کوردیدا دەڵێت چ شتێک بچێنی هەر ئەوەش دەدرویەوە ئەوە ئاکامی 47 ساڵ شەڕ و ئاژاوەی کۆماری ئیسلامی ئێرانە کە هەڕەشەی لە دنیا دەکرد ئاژاوەی دەناوە لە دنیا داوای سڕینەوەی وڵاتی دەکرد
حولی دەدا سەرۆ کۆمارەکانی ئەمریکا تەرۆر بکە وە لە وڵاتانی ناوچەکەشدا لە وڵاتانی عەرەبیە و لە وڵاتانی ئیسلامیەوە دەستی لە هیچ شتێک نەپاراست بوو. ئەو شەڕی کە ئێستا هەیە ئاکامی ئەو 47 ساڵەیە کە کۆماری ئیسلامی لە ڕێگای خۆی لە ڕێگای ئەو گروپە نیابەتیانەی کە پێیان دەڵێن لە تقریبان هەموو ناوچەکەدا حیزبوڵای لوبناان و حەماس و هەشتی شعبی و لە ڕێگای ئەوانەوە کە سازی کرد بوو ئاژاوی دەناوە دی هەویست دنیا تێکدا. بۆیە ئەوەی کە ئێستا ڕوویداوە دنیا گەیشتۆتە ئەو ئاستەی کە کۆماری ئیسلامی ئیزنی پێنەدا چیدی کە بەو شێوەکارە دەستێوەردان لە وڵاتاندا بکە و بێگومان ئەوەی کە ڕوویداوە لە ئاکامدا بەرەو ئەوە دەچێت کە کۆماری ئیسلامی ئێران ڕووخابێ و ئێستا تقریبان ڕووخاوە ئێستا سیستمێکی نەماوە ڕێبەرایەتیەکەی نەماوە بەشێکی زۆر لە ئەو کەل و پەلانەی کە هەی بوو نەماوە هێزی دەریایەکەی نەماوە بەڵام دەتوانین لە درێژەدا باسی بکەین. باشە کاکچیا کەواتە بە ڕەنگە وەکو کوردێک هەڵفسۆز ئەگەر تێکەڵ بە بابەتەکە بکەین هەندێک جار هەڵفسۆز زاڵ بێ بە سەرماندا کەمتر ینی منطقی بابەتەکان بخێنینەوە کاتێک کە دەڵێین بۆ نسپای ئێرانی ئێستا بۆ نمونە نەماوەیان هێندە بۆ ڕادێ لاواز بووە بەڵام ڕۆژان هێشتا موشک دەبینین دەنرێ بە ئیسرائیلەوە دەنرێ بە وڵاتانی ناوچەکەوە ینی ئایا ئەکرێ بڵین هێشتا ینی ئەگەری ئەوە هەیە وەکو دۆناڵد ترەمپیش نایشارێتەوە دەڵێ ینی ئەگەر نیزامەکەش بمێنێتەوە بەڵام ئەبێت دۆستی ئەمریکا بێ دۆستی ئیسرائیل بێ پێدوانی ئەم نقطەیە هێشتا وای کردووە هەندێک بە گومانەوە لاڵێسەکانی ئەمریکا بڕوانن پێم وانە دوو بەشە ئەو من ئەرزم نەکردی ئێران بە تەواوی ئێستا هیچ هێزەکی نەماوە بەشێکی زۆر لە هێزەکانی لەدەستداوە بۆ نمونە تۆ دەبینی ڕێبەرایەتیەکەی عەلی خامنەی و جێگری وەزیری ئیتلاعات و بە پرسی دەفتەرەکەی خامنەی و کەسان فەرماندەگەورەکانی سوپای پاسداران و بەشێکی زۆر لە هەرە فەرماندەگەورەکانی لەدەستداوە هەر ئەوە بۆ خۆی دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو هێزەش لەژانێکی پێوە دیار بێت. ئێستا ئێران دوو کەس عەلی لاریجانی و قالیباف تقریبان ئەو دوو کەسە پەریکن ئێران ئیدارە دەکەن بەڵام لە ڕۆژانی لە داهاتوودا ئێستاش کە بەحەز دەکرێت بۆ نمونە ئێران هێزی دەریایەکەی بە تەواوی لە نێو چووە ئەو موشەکانەی کە جنابەت باست کرد لە ڕۆژی ئەوەڵەوە کە دەستی کرد بە موشک هاویشتن وابزانم مەگە هەڵانەکەم 500 یا 550 موشەشی بە وڵاتانی عەرەبی ناوچەکەوە و بە ئیسرائیلەوەنا ئێستا ئەو ڕۆکە ڕۆژی حوتمی شەڕەکەی ڕۆژی هەشتمی شەڕەکەیە ئەو ئاستا و ڕادەی یەکجار زۆردا بەزیوە هەتا دوو ڕۆژ لەوە پێش لە 550 ببووە وابزانم 25 یا 28 موشکی داهاویش بە وڵاتانیەوە دەنا بۆیە ئەلحان وەک بەحەز دەکرێن 90% لە تواناموشەچیەکانی ئێران تواناموشەچەکانی خۆی لەدەستداوە و 84 یا 86 لە سەدی توانای درۆنە و درۆنە خۆکوژیانەی کە دەیاوێ ئەوەشی لەدەستداوە بەراوردکرا بۆ پێشتر ئێران بینی 2500 تا 3000 هەیە ئەگەر تۆ حسابێکی لەو ماوەیەدا چەندی هاویشتووە و چەندی ماوەتەوە بەڵام ئەوەی کە مەسلەیەکی دیکە کە ئەوەی کە بە گومانەوە بڕوانین لە ئەوەی کە ئەمریکا دێڵێ بە بڕوای من نا ئێمەی کورد دەرفەتێکی مێژوویمان بۆ هەڵکەوتووە نەک هەر لە ڕۆژهەڵاتی کوردستان بگرە کورد لە هەموو ناوچەکەدا لە هەر چوار پارچەکەی کوردستان دەرفەتێکمان بۆ هەڵکەوتووە ئەو دەرفەتەش زیاتر دوای ئەوە دێ دوای 7 ئۆکتوبری 2023 ئەوەی کە ئێران و گروپەکانی حەماس و ئەو هێرشیان کردە سەر ئیسرائیل و نەظمی نوێی جەهانی کە جارێکی دیکە دادەڕێژێتەوە کەگە پێویست بوو لە درێژەدا دەکرێت بەحسی و نەزمە نوێش بکەین و ڕۆژهەڵاتی ناوینی نوێ کە باسی دەکرێت کورد لێرەدا دەورێکی ئەساسی و گرنگی هەیە بە بڕوای من لەو لە داڕشتنەوەی ئەو نەزمە نوێیە و لە داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوینی چی نوێدا کە دوور لە توندوتیژی دوور لە تێرۆر دوور لە ئەو گروپە نیابەتیانە بێ کە هێرشیان دەکرد ئەوەی هەیە بەڵام مەسلەیەکی دیکە کە جەنابەت باسکردەوەی کە بڕوا دەکەینیانە لە سیاسەتدا زۆر بڕواکردن بەو یا ئەوەی کە پێمان وابێ ئێمە کەسێک لەبەر چاوی جوانی ئێمە کوردی ئەو کارە دەکات شتیوان نییە سیاست هەمووی بەرژەوەندیە بەرژەوەندی ئێمەی کورد ئێستا لە هەموو ناوچەکەدا وەگەرزم کردی و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان کە ئێستا پەیوەندی بەوە هەیە دەگەڵ بەرژەوەندی زلهێزان دەگەڵ بەرژەوەندی وڵاتانی گەورەی ناوچەکە دەگەڵ بەرژەوەندی ئەوروپا و ئەمریکا و ئیسرائیل و هەموو ئەو وڵاتانە یەکی گرتوتەوە بۆیە لە سەرڕۆیشتن لەسەر ئەو بەرژەوەندیە و پێداگربوون لەسەر ئەوە دەتوانێت بە ئاکامێکی باش مامگەێنە و ئەوەی کە دەشگەڕێتەوە کە جەنابەت باس کرد کە ڕەنگە بڕوانەکەین زۆر گرینگە کە ئێمە بزانین لەو کایەنەدا کە هاتوۆتە گۆڕێ
چۆن کایە دەکەین لەو یاریەدا کاتۆتە گۆڕەیە هێزی کورد چەندەیە نیشانی داوە کە هێزی کورد هێزێکی بەهێزە لە ناوچەکەدا هەر ئەوەی کە دۆناڵد ترامپ تەلەیفۆن لە 3 ڕێبەری کورد دەکا بۆ ئەو ئاڵۆگۆڕە گەورەیە ڕوخانی ئێران شتێکی کەم نییە ئێران وڵاتێکی گەورە و استراتیژیکە لە ناوچەکەدا ئەوەی کە تەلەیفۆن بۆ 3 ڕێبەری کورد دەکا لە باشوور و لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوە بۆ خۆی نیشانەی گرنگی کوردەکە کە دەبێ بەشدار بێ بە شێوەیەک و لەو نەظمە نوێدا کورد دەوری سەرەکی دەجێڕێ بەڵام دۆناڵد ترامپ پیش لە 2016 شەوە کە بووە هەتا ئەو دەورەی ئەخیرش لە ساڵێک لەوە پێشەوە هەتا ئێستا هیچ شتێکی نەکتووە کە نەیباتە سەرێ بەڵام بێگومان لێرەدا دەور و ڕۆڵی خۆشمان وە کورد گرینگە کە دەورێک دەژێڕین چەندە ئامادەین نرخی ئەو ئازادیە بدەین کە چەندە ئامادەین نرخی ئەو گۆڕە لەو گۆڕانکاریەدا دەورمان هەبێ و ئامادەبین نرخی بۆ بدەین بڕای منە باشە کاکیە باس لە کورد و ئەمریکا کرد یەکسەر بچمە سەر باسیەوە دەوترێ ئەمڕۆ کۆبوونەوەیەک هەیە لە نێوان هەندێک ڕێبەریەکانی ڕۆژهەڵاتدا لەگەڵ بەرپرسانی ئەمریکای زانیاریت هەیە لەبارەیەوە من شتێکی وا باسکراوە کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەندێک لە ڕێبەرانی کوردی بان کردووە بەڵام ڕاستەکەی من تا ئێستا زانیاریەکی ئەوتۆم نییە و پێشم وانە ئەگەر شتێکی وا هەبێ شتێکی ئاسایی دەبێت باشە هێشتا ڕەنگە زوو بێ باز لەوە بکەین کە کورد لە ئێرانی ئایندەدا چۆن دەبێت بەڵام هەندێک دەستەواژە بۆ نمونە دۆناڵد ترامپ کاتێکە دەڵێ دوای جەنگەکە مەرج لێ نەخشەی ئێستای کۆماری ئیسلامی ئێران بەو شێوازە بمێنێتەوە کە هەیە خەنەوە چییە بۆ ئەم وتەیەی دۆناڵد ترامپ دوو شتی کورد ترامپ لە ڕۆژی ڕابردوودا پێم خۆشە لەسەر هەردووچیان تۆزێک زانیاری زیاتر بدرێ بە بینەران یەکەوەی کە کوتی کورد نام هەوێ کورد بکوژدێەوە لەو شەڕەدا و زارڕادەوە سین ئەوە لەلایەکەوە بۆتە هۆی هەندێک ناومێدی خەڵک کە پێیان وایە ترامپ پاشەکشەی لەو پشتیوانەیە کە قرار بوو لە کورد بکرێ پشتیوانی کردو دواتریش وەک جەنابەت باس کرد باسیەوەی کرد کە لیان پرسی کە ئایا ئێران وەگەڵ قەواری خۆی دەمێنێتەوە کوتی ناتوانم وەڵامی و پرسیارە بدەمەوە بۆ مەسلەی یەکەم ئەوەی کە دەڵێ کورد پێم خۆش نییە بکوژنێن و کوردم خۆش دەوێ و جارێ دەبێ ڕاوەستین دوو شتەیەگەی مەچاولەکەین لە کاراکتێری شخصیەتی ترامپ بۆمان دەکەوێتکە لە کاتی وتووێژەکاندا لەگەڵ ئێران چ لە جاری پێش لە هاوێنی ڕابردوودا لە مانجی شەشدا کە ئیسرائیل لێیدا وەچە ئەو سەفەرەکە لێیدا ڕێک لە کاتی وتوێژدا بوو بەشێکەیە پێی دەڵن ئەمەلیاتی فریودان ینی تۆ دژمنەکە دەبێ فریودەی دژمن نابێت دەستی تۆ بخوێنێتەوە و ترامپ لەو شتەدا ئوستادی ئەو کارەیەکە بەوەی کە هەر ڕۆژە شتێک دەڵە هەر ڕۆژە قسەیەک دەکا سەر لە نارەکە و لە دژمنەکەی خۆی دەشێوێنێکە بەڕاستی نازانێت چی دەوێت هەر ئەو سەفەرە حوتوی پێشکە لەیدرا قرار بوو ڕۆژی پێشەمەکەی دیسان دانیشتەکان بەردەوام بێتەوە کە ڕۆژی شەمەکەی دیتمانکە لێیدا بۆیە بە بڕای من ئەوە دووشتە یا ئەوەیە کە بەڕاستی لە بەشی یەکەمدا ئەوەیە کە ترامپ دەهێوەدی سانجارێکی دیکە ئێران فریوداتەوە نەزانێت دەکا ئێران دڵی تۆزێک خۆش بێ چونکە ئێران زۆرتر ساوە ئێستا لەوەی کە هێزی کورد دێتەوە سەر و کۆمار و عەلی لاریجانی و ئێستا بەردەوام باسی کورد دەکەن تازە و بیریان هاتووەتەوە کە کورد خەباتێکی هەیە وەک ئەوەی کە کێشەیەکی بنەماڵەی و ژن لێک هەڵگرتنمان هەبوو بێ سەر و کۆماری ئێران باز دەکا دەڵێ ئەگە گلەیەکیشمان هەبێ پێکەوە چارەسەری دەکەین گلەیەکە 47 ساڵە هەموو ڕێبەرانی ئێمەتان شەید کردووە بە نەچینە سەر ئەو باسە دوور و درێژی بکەینەوە بەڵام لە بەشی دووهەمدا کە دەڵێ بە بڕای من ئەوە زۆر گرنگە کە گارانتی و تەزمینی ئەوە نادا کە ئێرانەوە خۆی بمێنێتەوە ئەمن پێشتری ساڵ و نیوێک لەوە پێش باسم کردووە لە پادکەستێکدا کامە لە دوای حوتی ئۆکتۆبری 2023 ئەو وڵاتانە بە بڕوای من هیچیان بەو قەوارەی کە هەیانە نامێنێتەوە ئێران وڵاتێکی گەورەیە لە لەحاظ استراتیژیکەوە لایەکی لە کاسپیان و لە خەلیجی لە دەریای خەزەرە لە سەرەکەی دیکەی لە خەلیجی فارس و ئەوەیە ئەو وڵاتە گەورەیە دەتوانێت هەمیشە مەترسی بێ بۆ سەر بەرژەوەندی وڵاتانی هەم ناوچەکە هەم وڵاتانی دنیا ئەگەر تۆ دەدای بنێ سیستمەکەشی بگۆڕێ کۆماری ئیسلامی کە ئێستا دژمنایەتی دەگەڵ هەموو دنیا دەکا و سیستمە بگۆڕێ و سیستمێکی دیکەش بێ دیسان ئەو وڵاتە دەکرێت ئەگە بکەوێتە بەرەی رووسیا و بەرەی چین و ئەو وڵاتانەی دیکەوە دیسان زەربە لە بەرژەوەندیەکانی ڕۆژاوا بدا بۆیە بە بڕوای من لە مێژە ئەو بەحسە هەبووە لە دەرەوە لە سیاسەتی ئەمریکادا لە 2010 و 2011 و ئەوانەوە دکتۆرینی سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئەویان باس کرده بوو بەحسێکی وا هات بۆ گۆڕێکە
ئەگەر ئێران بکرێ بە 5 وڵات 4-5 وڵات ئەو نەتەوانە لەوەیە ئەو وڵاتانە بچووکانە هەموو سەر بە ڕۆژاوا دەبن و هیچیشان ئەو مەترسیە گەورە نین کە هەڕەشە لە ئیسرائیل بکەن هەڕەشە لە بەرژەوەندەکان بکەن دۆرگەی هۆرموز ببەستن لەوێ ئابووری بەشێک لە ئابووری جیهانی پێدادێ بۆیە بە دووری نبینم جارێ زووە پێشببینی ئەوە بکرێت دەبێ بزانین ئاکامی شەڕە کەسی لێ دێتەوە بەرەو چۆ دەڕوات لایەن هەیە کێز دەگرن لەوێدا بەڵام بە بڕوای من لە کۆتاییدا بەرەو ئەوە دەچین من وای دەبینم کە لە ئاکامی شەڕ و کێشەیە کە ساز دەبێ بەرە ئەوە بڕوە باشە کاکچە بە بڕای توانی هەم بەدگومانیەی کورد بۆ ئەمریکا لە چێوە سەرچاوی گردووە کاتێککە بە مێژوودا دەچینەوە کوردیانی مێژوویەکی لە دۆستایەتی هەیە و ئەمریکا ئەم پارچەی باشووری پاراستووە ئەوە لە ڕۆژاوە پارچێکی ینی جۆرێک لە خودت بەڕێوبەری بۆ ئەوێش نەزم کردووە لانی کەم دەی پارێزێ ینی ئەمە لە چێوە سەرچاوی گرتووە جارجار ئەو لێدوانانەمان بەگوێدا دەدەنەوە بۆ منە لەم ڕۆژانەدا زۆر تەرویز بۆ قسەی ئەلێکساندەر دۆگین دەدرا ئەوە دیسانە ئەمریکا دەوێت کوردەکان بخەڵەتێنێتەوە ینی ئەم جۆرە لێدوانانە بۆ زۆر ڕەواجی پێدەدرێت لە نێو کۆمەڵگی ئێمەدا کورد بە گشتی ینی نەک لە یەک پارچەی دیاریکراویش ئەو لێدوانانە دوو بەشە بەشێکی ئەوەیە کە ئیسلامی سیاسی دەیکا بەشێکی ئەوەیە کە چەپەکان دەیکەن تۆ تەوەجو فەرموو عینی وەک جەنابەت باس کرد ئەمریکا وەکتمان سیاست بەرژەوەندیە ئەمریکا نە لەبەر کورد هاتووە ئەو شتێک کە دەیڵێنەوە لەبەر چاوی جوانی کورد ناتوو بێگومان وایە بەڵام باشووری کوردستان بە پشتیوانی ئەمریکا نەبایە ئەو دەستکەوتەی کە ئێستا هەمانە لە باشووری کوردستان قەت بمان جێبەجێنە دەبوو بە ئێستاشەوە هەتا ئەو ڕۆژ لە ڕۆژاوای کوردستان جەنابەت باست کرد لە هەموو ناوچەکەدا ئەتۆ بەبێ ئەمریکا وەک یەکەم هێزی دنیا ناتوانانی کارێکی وا گەورە بکەیت ئەگەر ئێمە ئەو خەونە گەورەی کوردمان دێ و دەمانەوێت بەرەو ئەو ئازادیە بڕۆین نامان هەوێ بەڵام بەشێک لە وەگەرزم کردی ئیسلامی سیاسی و بەشێک لە چەپ بەردەوام تەبلیغاتی ئەوە دەکەن کە ئەو تەبلیغاتە لە ماوەی 47 ساڵی ڕابردووشدا بۆ نمونە لە ئێران کراوە پێشی زۆر ڕێکەوتن گیراوە کە تۆ دەگە وڵاتانی ڕۆژاوایی بیکەی یەکسەر ئەویان لێدەدایکە ئەوە تۆ ئەمپریالیزمی و ئەوە تو نازانم چەند ملیار دلارت لە ناتۆ وەرگرت و وەک شتێکی جەنایەتێکت کرد بێ لە حاڵێکدا بەرژەوەندی منی کورد لە هەر چۆدا بێ بەرژەوەندی منی کورد سەروی هەموو ئیدۆلۆژیەکە ئەوە سیاسەتی دنیا ئەوەیە تۆ بۆ نمونە ئێستا تەماشاکە بەشێک لە چەپەکان کاتێک کە لە ڕۆژاوای کوردستان ئەمریکا پشتیوانی کورد دەکا یا پشتیوانی ناکا لە مەقەدێکدا دەگەڕێتەوە هەموو دەنگیان لێبەرز دەبێتەوە کە دەبێت پشتیوانی کورد بکرا داوا دەکەن کە پشتیوانی کورد کاتەوە و بەردەوام بێ ئەو چەپانە بەڵام کە مەسەلەکە دێتە ڕۆژهەڵاتی کوردستان چونکە بەرژەوەندی چەپ لەوێدا زۆر بەهێز نییە شتەکە ڕێک بە پێچەوانە دەکەنەوە نامە دەنووسم کە نابێ ئەوە بکرێ ناوێ ئەمریکا پشتیوانی بکە ناکرێ بڕوا بە ئەمریکا بکەی بە بڕای من وەگەزم کردی بەرژەوەند مەسلەی سیاسی ئێمە لەوە چۆتە دەرێ کە ئێستا فریوی ئەو جۆرە تەبلیغاتانەی چپ و ئەوە بخۆین ئێمە دەبێت لە بەرژەوەندی خۆمان دابێەوە بەخۆشیەوە بێت لە بەرژەوەندی خۆمان بکەینەوە بەخۆشیەوە ڕێبەرانی کورد هەتا ئێستا زۆر باش دەگەڵەوە چونتە پێشێ و هیوادارم لە داهاتوودا هەروە یەکدەنگ و یەکگرت و بچینە پێشێ و بەرژەوەندی خۆمان لە پێش هەموو ئیدۆلۆژیەکی چاینێ بێت چه ئیدۆلۆژی چەپ و سۆسیالیزم ئەوانەوە بێ کاکچیە ئەوەی کە دەڵی ئیسلامی سیاسی ینی بەشێکە لەو تەریچێدانە چ بەرژەوەندێکی لەمەدا هەیە ینی لەم جایەتیەدا هەیە پرسیارێکە دێتە پێشوانی بۆ نمونە حەماس ئێستا ڕەنگە باشترین فرسەت بێ بۆی کە ئیسرائیل ئێستا بۆ نمونە بە قەولی هەندێک گیرۆدە بووە لە حەزب اللهوە لێی دەدرێ لە ئێرانەوە لێی دەدرێ یخۆ حەماس ئێستا باشترین کاتە بۆی کە تۆڵی ئەو چەند ڕۆژەی شکاندنی ئاگربەستەکە بکاتۆ لەلایەن ئیسرائیل و ئیسرائیل خۆ ئاگربەستی ڕاگەیاندە بەڵام ئەمریکا دووستبێتی بردومانیشی کردووی گوێی بەوە نەداوە حەماس مەسەلەن ئێستا وەکو بەشێک لە ئیسلامی سیاسی هیچ جوڵەیەکی نییە خۆی بێدەنگ کردووە ینی ئەمانە لە چیوە سەرچاواگرن ئەوە دەبێت پرسیارەکە باشەکە کە لە ئیسلامی سیاسی پێبزانی بەرژەوەندیان لە کوێدایە بەڵام ئەوانە خوێندنەوەی بۆ بکەین بەڵێ خوێندنەوەی ئەگەر خوێندنەوەی بۆ بکەین ینی بۆ نمونە ئیسلامی سیاسی کە وا دەڵێ لە چیوە سەرچاوی گردووە دەوێت ئەمریکا وەکو شەیتانی ئەکبەر و ئەها ینی ئاوها وێنا بکە
بێگومان ئیسلامی سیاسی و چەپ ئەو بەرژەوەندیان هەمیشە پێکەوە هەبووە لە تاریخدا ئەو قازانج و بەرژەوەندیان پێکەوە هەمیشە هاوتەریب بوون لەسەر دژمنایەتیکردنی ئەمریکا و ئەوە ئەگە تۆ جەنابەت بە دروستی باشت کرد بۆ نمونە ئێستا حوسیەکان حەماس بێدەنگە لەلایەکەوە لەلایەکی دیکەوە حوسیەکان لە یەمەن کە باڵێکی بەهێزی ئێران بوون بەڵام هاوکات ناسیۆنالیزمی یەمەنیشیان تێدا بوو ئێستا ئەوانیش بێدەنگن خوێندنەوەی ئەوان خوێندنەوەیەکی درسترە لە وەزڵەکە دەزانن کۆماری ئیسلامی بەرەو نەمان دەڕوا خەریکن خۆیان دەگەڵ ئەو دۆخەی تازە کە دێتە گۆڕێ ئەو نەزمەنوێی کە دێتە گۆڕێ ڕۆژهەڵاتی ناوینیە کە دێتە گۆڕێ خۆیان دەگەڵ ئەوە بگونجێنن بەڵام بەداخەوە لەو بینەدا ئیسلامی سیاسی کورد و چەپی کورد بە تەمانیە خۆی دەگەڵ ئەوە بگونجێنێ کە بە بڕوای من ئەوە زەرری تێدا دەکەن بە خۆیان زەرری تا دەکەن لە داهاتوودا چونکە مانەوەی کۆماری ئیسلامی ئێران تازە وەک لە باشوور دەڕەن مستەحیلە تازە نامێنێتەوە. زۆر باشە کاکچیە کەواتە کەمێک بینەوە سەر باسی جەنگەکە بەڕای تۆی کە شارەزابێن نێک دەڵێن جەنگەکە گەر درێژخایەن بە ئیسرائیل و ئەمریکاوایان نایەنوێت درێژخایەن بێ بەڵام ئێران دەیەوێ درێژە بکێژێ درێژ مەودا بێ و جەنگی زەمینی دەست پێ بکە دەڵێن جیڕە درێژە لەمەدا ڕەنگە بتوانێت سەرکەوتوو بێ یان لانی کام ئیسرائیل و ئەمریکا گیرۆدە بکە لە نێو خاکەکەی بەرەو جەنگی ناوخۆیی بەرێ کام سیناریۆی نزیکە کورد مەودا یان جەنگەکە درێژ دەبێ بێگومان کۆماری ئیسلامی دەیهەوێت شەڕەکە بکاتە شەڕێکی نێوخۆیی دەیهەوێت شەڕی نێوخۆیی سازکە ئەوانەی هەموو دەبێت بەڵام ئەمریکاش و ئیسرائیلیش و ئوروپاش نایان هەوێ و وڵاتانی عەرەبی ناوچەکەش نایان هەوێ شتەکە بەو شێوەیە بێ بە بڕوای من یەکەم شوێن کە ئازاد دەبێت کە ئێستاش بەحسی دەکەن ڕۆژهەڵاتی کوردستانە کە بەحسی وە دەکەن کە دەبێتە نۆرماندی وەک نۆرماندی یەکەم شوێن دەبێت کە ئازاد بێ لەوێڕا لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەموو ئێران شوێنەکانی دیکەی ئێران ئامادەکاریان بۆ دەکرێت هەندێک لایەن و گروپ هەن لە نەتەوەکانی ئێران بە تایبەت لە بەلوچەکان لە عەرەبەکان لە لای ئاهوازەوە و هەندێک گروپی دیکەی ئێرانی کە ڕەنگە هێزی چەکداریان هەبێ ئەوانە چەکدار بکرێن و کۆماری ئیسلامی ڕادەماڵدرێ هەر ئێستا هێرشەکانەگە تۆ زەینماندابێتێ لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت ینی بڕوان پێ بکە لە بنکەی وا دەدا کە بنکەیە کە ڕەنگە 15 کەسی تێدابێ ڕەنگە بە سێ پێشمەرگە و بنکەی ئێران یا سوپای پاسەران بژیرێ بەڵام تیارەی ئیسرائیلی دەبینی ڕێگلی لەدا لە حتا لە گوندەکان نەک بنکە گەورەکانی لە شارەکان و پادگانەکان و ئەوانە بۆیە ئەوە هەموو زمینەی ئەوەیە پاکردنەوەی ڕژیمە لەوێدا پێم وانە شتەکە بەو شێوەیە بگاتە شەڕێکی درێژخایەن ئەوەی کە ئێران دەی هەوێ چونکە یەک مەسلەی دیکەش کە زۆر گرینگە ئێستا بەرەبەرە بێزگە لە ئیسرائیل و ئەمریکا وڵاتانی عەرەبی کە دڵنیام لە بنەوە لە شەڕەکەدان تێدان بەشدارن وەزیری دەرەوەی ئەمریکا وەزیری شەڕی ئەمریکا ماوەیەک لەوە پێشڕای گەیان بە حاڵەتێکی بڕێک ئەوە کە هاوپەیمانەکانی ئێمە نابێ هەر قسە بکەن دەبێ وەک ئیسرائیل بەشدار بن دەگەڵمان ئەوانەی کە پوڵ و پارەیەکی زۆریان هەیە کە مەبەستی وڵاتانی عەرەبی بوو ئەوانیش ناچار دەبن بێن و ئێستا یەک خاڵی دیکەی زۆر گرینگەیە ئوروپاییەکان ئێستا بەرەبەرەکە بەو قەناعەتە گەیشت چونکە کۆماری ئیسلامی دەڕۆخێ و تازە جێی خۆی ناگرێتەوە ئێستا ئەوروپایەکانیش دەستیان کردەوە بە پەیوەندیگرتن بە تایبەت دەگەڵ کورد کە ئامادەن هاوکاری بکەن دەیان هەوێ لە ئێرانی داهاتوودا لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێرانی داهاتوودا بەشێکیان هەبێ ئەو بەشە ئەمریکا هەمووی بۆتەنێ بخۆی هەڵی نەگرێ و لە هەموو شتێکدا بەشدار بێ و ئێستا وڵاتانی ئوروپاییش چاوەڕوان دەکرێت لە ڕەنگە لە ڕۆژانی داهاتوودا ئەوانیش بە شێوەیەک بێنە نێو شەڕەکەەوە ئەوەی کە کۆماری ئیسلامی دەهەوێت پێم وانێ بۆی بچێتە سەرێ ئەو بەڵێ دقیقەن دەهەوێت شەڕەکی درێژخایەن و دەرێو خۆدا بێ بەڵام ئێستا بەو هێرشە ئاسمانیانەی کە بۆی دەکرێت ئێستا شەوی ڕابردوو لە بنکەی وردە لە شوێنە استراتیژیکان و لە ژێرخانەکانی ئێرانیش دەدەن چاوەڕوان دەکرێت لە نەوتی ئێرانیش درێ لە دوێنە شەوێ لە تاران و لە کەرەز بۆ نمونە ئەمریکا لێدا وەک ڕۆژی قیامەت بەڕاستی سازی کرد لە بنکەی سوتەمەنی هەموو هێزەکان کە عەمبارێکی زۆر گەورە بوو لە نزیک تاران و شوێنێکی لە کەرەز لێداوە ئەو بنکەی سوتەمەنی هێزە نظامیەکانی ئێران هێزە سەربازیەکانی ئێرانی لێ دابین دەکرا لێداوەتە قاندوێتەوە بۆیە ژێرخانەکانیشی لەبین دەبن و ئێران وردە ئێستا یەک شتیلیکە پێم خۆشە باسی بکەم ئەو هێزانەی ئێران کە هێز پێک دێن لە سوپای پاسداران و هێزە ئینتیزامیەکان و یەگانی ویژە و ئارتەش و دایان هێزی سەرکوتکەری هەیە هێزە ئەمنیەتەکان و ئەوە
یەک دانشیان لە سەرتاسەری ئێراندا هەم لە کوردستان هەم لە شارەکانی دیکە ئێراندا یەک کام لەو هێزانە ناوێرن لە شوێنەکانی خۆیان بمێنەوە لە ترسەوەی کە ئەمریکا و ئیسرائیل بۆمبارانی ئەو شوێنانە دەکات. پادگان و بنکە سەربازەکانی خۆیان بە تەواوی سۆڵ کردووە. بەشێک لەو هێزانە بەشی هەرە زۆریان تقریبا نتوانم بڵام هەمویان چوونەتە لە هۆتێلەکان و لە نەخۆشخانەکان و لە قوتابخانەکان و بەشێکیان پەتوو کەلوپەل و ئەویان بردووە تەنانەت لە پارکەکاندا دەخەون. دەی ئەو هێزە ئەگەر چۆن خورد و خۆراکی پێدەگات، چۆن دەتوانێت ئیستراحەت بکە، ئەو هێزەگەر هەفتەیەکی دیکە ئاوا بەردەوام بێ ئەساسن بۆ خۆی لە پێ دەکەوێت. شوێنی ئیستراحەتی نییە، شوێنی خەوی نییە، خوارد خورد و خۆراکی بەدەست ناگا. هێزێک چۆن دەتوانێت لە پارک بخەوێ؟ ڕەنگە شەوێک و دووشە و سێشە بتوانێت یا لە قوتابخانەیەک و یا لە بۆ نمونە لە هۆتێلێک و لە بەشێکی هۆتێل و لەژێر زمینەکان و ئەوەدا. بۆیە ئەو هێزە بە چۆکدا دێوردەوردا و ئەو پرۆسی ئازادکردنی ڕۆژهەڵاتی کوردستانیش کە چاوەڕوان دەکرێت لە ڕۆژەکانی داهاتوو یا ڕەنگە حوتەکانی داهاتوو بێتە گۆڕێ بەپێی استراتیژیەک و پلانێکی کە بۆیان داناوە، ڕەنگە پلانی سەربازی ئەوە بێ ئێمە زۆر لە یاگەدار نەبین. ئەوەش دەبێتە هۆکارێکی دیکە بۆ دڵگەرمیەک بۆ خەڵکانی ئێران، بۆ نەتەوەکانی ئێران یاوانیش بەشدار و کۆماری ئیسلامی لە زوویەکی زوودا دەڕوخێ. ئاخر قسەی ئەو وتانی کەوتت هەندێک دەڵێن تورکیا لە هەوڵێەوەدا ئەمە لەژێر دەستی کورد دەربێنێ و بە چڕیاتۆتە سەرخەت دەیەوێ یانی وەکو دەڵێ ئەم دەستکەوتە لە کورد وەربگرێتەوە. پێ دوایەوە ڕوو دەدا؟ بێگومان تورکیا دۆستی کورد نییە. ئەگەر بۆی بکرێ، ئەگەر بتوانێ حولی خۆی لەدا تورکیا. بەڵام لێرەدا گرینگە ئێمە دەگەڵ هاوپەیمانەکانمان چۆن ڕێک دەکەوین ڕێککەوتنی کورد و هاوپەیمانەکان، یەکگرتنی کورد دە نێو ماڵی خۆماندا و ئەوەی کە یەک خاڵی دیکە زۆر گرنگە بڕواایە من ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان سنوورمان دەگەڵ فارز نییە بەو شێوەیە و بەڵام 1000 کیلومتر زیاتر لە 1000 کیلومتر سنووری هاوبەشمان دەگەڵ تورک هەیە. بۆیە ئەوە ئێمە دەبێت لە ئێستاوە ئەو پەیامی دۆستیە بە تورکەکانی ئێران بە ئازەریەکانی ئێران ئەو پەیامی دۆستیان پێ بدەین کە ئەوە نەبێتە هۆکارێکی ئەوەی چونکە الحان لەلایەکەوە هەم ڕژیمی کۆماری ئیسلامی هەم شاپەرستەکان و فاشیستەکانی ئێرانی کە دژایەتی کورد دەکەن ئەوانە بە بەردەوام حولی ئەوەردن کە کێشە لە بینی تورک و کووردا ساز بکەن. ئەوە پێم وایە وشیاری گەلی کورد وشیاری لایەنە سیاسیەکانی ئێمەیە کە دەگەڵ گەلی ئازەری کە لە کۆماری کوردستانی شەوە پێکەوە هاوبەش بووین کۆماری ئازەربایجان و کۆماری کوردستان. ئێمە دەبێت دەرفەتە قۆزینەوە، ئێمە دەبێت هیچ بەهانەیەک نەدەین تا ئەوەندەی بۆمان دەکرێت بەشتی بچووک بەهانە نەدەین بەدەستەوەی کە تورکیا دەخالت بێ و تورکیا دەخالت کە و تورکیا بەشدار بێ. بەڵام سەرنجام ئەگەر هەر هات بلەخەرە ئێمەش دەبێت وەک کورد دەڵێ ئەگەر ڕیشات دەبێت ئەوەی شانەی بۆ هەڵگری دەبێت ئەوە بکەین کە هیوادارم کە نەگاتە ئەو قۆناغە و تووشی شەڕەکی دیکە نەبینەوە. سپاس دەکەم کاکچیا، سپاس کە بەشداریت کرد لەگەڵمان لە ستۆکۆڵمەوە بەرنامەی دیکەمان دەبێت پێکەوە. زۆر سپاس بۆ خوێندنەوەکانت بۆ جەنگەکە، بۆ قسمە ڕووی خوێندنەوەکانت سپاس دەکەم. خۆشەویستان بەردەوامە بین لە ڕووماڵەکەمان لە شیکاری جەنگەکە گفتگۆکەین لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک عوسمان عەبدوڵڵا، کاک فەرید دڵشاد، توێژەرانی سیاسی. زۆر بەخێر بێن، بەخێراتن سەرچاو. کاک فەرید بەخێر بێت، کاک عوسمان بەخێراتن سەرچاو. کاک فەرید کو دەڵێ لای ڕاستەوە دەست پێ بکەین، ڕاست ئەم لاکە لە بەڕێسەوە دەست پێکەم. بە تایبەت باسێک لەو درۆنانەی ئەم شەو بکەین شەوی ڕابردوو کە زۆر لەوتر لایەن گروپەکانی حەشتی شابیە خۆشیانەوەیان نەشاردۆتەوە، ئەنسار ئەولیا دەم و بێنی ئەنوا گروپی جیاوازن بەرپرسیارەتی خۆیان ڕاگەیاندووە. بۆ ئێمە دەکەنە ئامانج ئەم گروپانە سەر بە حەشدن و موچە و ژیانیان ینی بەشێکن لە پێکاتەی حکوومەتی عراقی بۆ ئێمە دەکەن ئامانج. سپاس بۆیەوە من سەرتامێ ئاماژە بۆ بکەم نابێ ئەمە کە باسی گروپەکانی حەشی شەعبیەکەین هەمویان وەکو یەک گروپ وەربگرین. بەشێک لە گروپەکان لەمانە جارە ناتوونێتە ناو جەنگەکە و باوەڕیشان بەوە نییە کە عێراق پەلکێشی ئەم جەنگە بکەن. بەشێکیشان سەر بە خامنەین و نزیکن لە ئێرانەوە گروپی مقاومە ئیسلامین کە نزیکن لە ئێرانەوە ما کاتێک ئێرانەکەوتە جەنگەوانیش ئامادە بن بۆ شەڕە. و تا ئێسش بەڕەسمی گروپەکانی حەشی شەعبی ڕاستە یاسایین، بەڵام بەڕەسمی هیچ گروپێکی حەشی شەعبی نەهاتەوە. ئەوان هێن لە ژێر ناوی ترە ئەنیشاکەن. واتە مەسەلەن گروپی ڕووکەشیان پێوترێ هەر نزیکن لەوانەوە سەر بە ئەوانن چەکیان لەلایەن ئەوانەوە پێدرێ بۆ فترەیەکی کاتی دروستەکەن و دوایی نامێنن.
باشێک لەم گروپانەواتە گروپی ڕسمی حەشی شعبینین بۆچی ئەمە ژاوێن بۆی لە ڕووی یاساییەوە بەرپرسیارەتی هەڵنەگرن بانگێژ نەکرێن یاخو سزایان بەسەرانە سەپێنرێ ئەو گروپانن کە زیاتر نزیکن لە ئێرانەوە ئەم کارەکەن و کاتێککە ئێران کەوتۆتە شەڕەوە ئەمە پێمان وایە ئێران شەڕی مانونەمان ناکە شەڕی نەمانەکە ئەمەکە ئێران هەیە شەڕی نەمانە نەشەڕیمانەوە واتە ئێران وردۆوردە ئەم بەم سیغی کێسە هەیە نامێنێ و سەر لە نوێ سیستەمی سیاسەکەی داڕژ دردەوە بە نەوەیەکی تر و بۆ پێگەی جارانی نامێنێ بۆ شوێی کە لە منتیقەکە هەیە بابێنەوە سەر گروپەکانی حەشی شعبی بۆچی هەرێمی کوردستانەکە نامانج ئەوان کۆمەڵێک بیانویان هەیە بنکەکانی سەربازی ئەمریکا لێرە هەیە و پەیوەندێکی پتە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و هەڵپەیمانان و تەنانەت پڕچەکردنی پێشمەرگە هەیە لەلایەنەوە ڕاهێنانکردن تەنانەت هاوکاری سەربازی پێشمەرگەوەی موچەی ماگەنێ جارجار دابەشەکرێ و ئەو کەرەسە سەربازانەی کە دەست حەشی شعبی و هەرەگاتە هەرێمی کوردستان ینی بۆ شوێ دوورە ناڕوا کە بتوانێت مەسەلەن بگاتە ئەمریکا یاخود وڵاتانی تر بۆی ئەوانیش لای خۆیانەوەی کە پێیان بکرێ ئەو شوێنانە ئاگەنە ئامانج کە نزیک دەستی خۆیانن وە جیالەوەش بە ئامانجکردنی هەرێمی کوردستان ئەوان پێیان وایە لە ماوەی ڕابردوودا کاتێکە ترامپ تەلەفۆنی لەگەڵ بەرپرسانی هەرێم کردو و پێیان وایە ئەم مەنتیقەیە جۆرێکە لەوەی کە دەرەچەیەکە بووی ئەو گروپانەی کە لە ڕۆژهەڵاتن یعنی ئەو گروپانی کە گروپ چەکدارەکانی ڕۆژهەڵات لێرەوە بستن ناو خاکی ڕۆژهەڵاتەوە ئەیانەوێت ئەمە نەکرێ بجۆرێک لە جۆرەکان یاخود ڕێگری بکەن لەوەی کە هەیە بردومانکردن زیاتر لەسەر لەو چوارچێوە سەرچاواگرێک ئەوان بردومانی هەرێمی کوردستانەکەن و تا ئێستا هیچ بیانی کشانێ بۆ بردومانکردن لەبەرەوەی تا ئێستا هەرێمی کوردستان هیچ جوڵەیەکی نەکردو لێرە و هیچ فشێکێک نەتەقاوەیەوە یەک تەنانەت یەک ئەوەی کە هەیە و لەسەر میدیا بێدرێ یەک گروپی چەکداری نەچۆتە و دیوێرانەوە ئەمان ئەم کارە بکەن بۆیە بێگومانەوە پێچاوانەی یاسایە و هیچ بیانوێک نیانە بۆ هێرشکردنە سەر هەرێمی کوردستان یاخود بە جۆرێک لە جۆرەکان تێکدانی ئارامی و ئاسایی هەرێمی کوردستان تەنانەت ژێرخانی هەرێمی کوردستانیش کە نەوت و غازە زۆر باشە بەردەوامە بین کاوسمان پێمە لای بەڕێزت بزانم خوێندنەوەی تۆ چیە بۆ ئەو ڕووداوانی کە ڕوودەدا بۆ بەشداریم گروپانە ئەوەی کاکفەری دەڵێ لە سواژێک تازە بوو دەڵێ ئێران جەنگی نەمانەکە ینی وەکو دەڵێ ئەمە دوایەتی ئیتر هەمووی هێز و تاقە و توانای خۆی دەخاتە گەڕ یا خۆم نامێنم یان هەموو ناوچەکە پێوە دەدەم لەگەڵ خۆمدا طبعاً بە قەنەعاتی من ئەوەی کە ئێستا ڕوەدا لە با بڵێن نێوان ئێران و لەلایەک هەروەها ئەمریکا و ئیسرائیلێک بریتە لە درێژکردنەوەی ئەو دەرفەتە استراتیژەی کە لە دوای 7 ئۆکتۆبری ساڵی 2023 و هێرشەکانی حەماس بۆ سەر ئیسرائیل بۆ ئیسرائیل هاتوۆتە پێشەوە لە ڕاستیدا ئیسرائیل ناوێ ئەم دەرفەتە لە دەست بدا و قۆناق بە قۆناق و هەنگاو بە هەنگاو توانیوێتی بە شێوەیەکی استراتیژی ئەم دەرفەتە بقۆزێتەوە بۆی دووبارە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەک دابڕێژێتەوە کە تێیدا ئیسرائیل باڵا دەست بێ و هیچ هێزێکیان دەوڵەتێک نەبێ بتوانە ببێتە هەڕەشەی وجودیان هەڕەشە لەسەر ئاسایشی نیشتیمانی با بڵێن ئیسرائیل بکە. طبعاً هەنگاو بە هەنگاو یەکێ لەو خاڵە بەهێزانەی کە لە ڕابردوودا ئێران دەیتوانی ببێتە هێزێکی هەرێمی و خاوەنپێگەیەکی استراتیژی هەمومان نەزانی بریتی بوو لەو هێلالە شیعیان لەو بەرەی مقاومەی کە ئێران وەکو یاکو قەڵغانێک یا وەکو هێڵێکی بەرگری بەهێز بۆ پاراستنی خۆی بەکاری هێنا لە هەمان کاتا دەیتوانی وەکو کارتی فشار و گوشار بۆ سەر دەوڵەتانی تر بەکاری بێنە لە ڕاستیدا ئێستا ئەو هێڵە بەرگریە نەماوە بۆی ئێستا با بڵێن لە دوای هێرشەکانی 12 ڕۆژەی چەند مانگی پێشووی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران لە قۆناغی فەرمانڕەواییەوە چۆتە ناو قۆناغی بەرگریکردن لەمانەوە بەمانای ئەوەی قۆناغی بەرگرتن لەمانەوە تۆ وەکو دەوڵەتێک توانای بەکارهێنانی کارتی فشارت نییە توانای بەرەو پێشچوونی با بڵێن یاریکردن بە کارتە فشارەکان لە منتیقەکەدا نیە لەبەرەوە تەنها توانای بەرگریەکەی بەرگریکردن لە چی لەمانەوە بە بڕوای من لە ئێستادا ئێران ئەتوانین بڵێن وەکو شێرێکی برینداری لێ هاتووە بە هەر چوار لای خۆیان دەستەوە شوێنێ و هەر کەسیش نزیکە بێ ئەمە بینین تقریبان لە ماوەی کە ئەمەسە لە دەیەم ڕۆژی جەنگەکەداین و 28مین شەپۆلی هێرشەکانی ئێراندا تقریبان نزیکی 2600 هێرشی ئەنجام داوە بۆ مەسەلەن هێرشی کوردستان زیاتر لە 12 دەوڵەتی ناوچەکە جگە لە با بڵێن ئیسرائیل یەکێ لەو گروپانەی کە لە ڕاستیدا کە ئەتوانین بڵێن گروپی وەلائین و پاڵپشتی هێزی مادی و با بڵێن معنەوی ئێرانی لەش بریتە لە گروپەکانی حەشدی شعبی ئەوەی کە ئێساگرێ وەکو مامۆسافەری دامەژی بێتە ئەمانە گروپی حەشی شعبی لە ڕووی فەرمیەوە بەشێکن لە مەنزومەی دیفاعی عێراق بەڵام بۆ ئەوەی خۆیان لەم با بڵێن تۆمەتبارکردن بدزنەوە لە ڕاستیدا کۆمەڵێک گروپی سێبەرناوە ناوە دروستە بوون
بە ناوی بەرەوی مقاومە و ناوی جۆراوجۆ لە خۆیان ئەنێن هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان و لە ڕاستیدا بەیاننامە دەرەکەن و پاشان ئەم گروپانە هەڵەوە شوێنرەوە بۆی شوێنەکانیان بە دیاریکراوی تهدید نەکرێ و بەرپرسیارەتەکە نەخرێتە ئەستۆی حەجی شعبی هۆکارەکانیشی لە ڕاستیدا ئەم گروپانە ئەمە یەکەم جارنی هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان لە ڕابردووی شابە بیان و پاساوی جۆر بەجۆر بەشێکلەوە لە ڕاستیدا بە ئامانجگرتنی ئاسایشی هەرێمی کوردستانە یەکێک لە پاسەوەکانی تریان وەکو هەر دەوڵەتێکی دیکە ناچکە پیان وایە لە بەرەوەی بارەگا و بنکەی ئەمریکەکان لە هەرێمی کوردستان هەیە دەکەوێتە بەر هێرشەکانی ئەوان بەڵام بە بڕای من هەرێمی کوردستان لە ڕاستیدا لە ڕووی منتیقەوە هیچ پاساوێکی تا ئێستا نەداوە بەدەستەوە بۆ ئەوەی تۆ ببێتە مەترسیا خود هەڕەشە بۆ سەر ئاسایشی ئێران یاخود بۆ گروپەکانی حەشدی شعبی لەبەرەوە جۆرێکە لە گێچەڵکردن لە ڕاستیا بۆ هەرێمی کوردستان بۆی دۆخەکە ئاڵۆز بێ وەکو بەشێک لە ستراتیژێتی ئێران کە پێی وایە جنگەکە تاکو فراوانتر بێ و درێژە بکێشە و ئاڵۆسر بێ ڕەنگە لە بەرژەوەندی ئێراندا بێ. باشە کاک فەرید بە لاوازبوونی ئێران ئەم گروپانە لاواز دەبن حەشعبی بکەین لەو کاتێک کە دروست بوون ئێران پرچەکیانەکە پاڵپشتیانەکە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای هێرشەکان بۆ سەر عێراق بۆچی لە منتیقەی جورفە سەخرەدا ئەوان ئەو منتیقەیە کە بەشێکی زۆری چەکەکانی ئێرانی لێ تەنانەت کاری دروستکردنی درۆنی لێهی ئێرانی لەو منتیقانە ئەمریکا بە تەواوی زانیاری لەسەر ئەم گروپانە هەیەەوە لا ناوانەوە پشتیوانیەکرێ لە سەرەتای شەڕی داعشەوە ئێران هادەم گروپانەی دروست کرد و کردی بە شوێک لە شێوەکان هاوشۆی سوپای پازارانی لێ کردووە وەلای بۆ خۆی ڕاکێشان هاوکاری مادیەکرد هاوکاری معنەویەکردن و بە چەک هاوکاریەکردن بۆیە بە لاوازبوونی ئێران بێگومان ئەم گروپانە ژنەوە قاوغی خۆیان و بە تەواوی لاوازە بن ناکرێ بڵێن لەناوچن بە تەواوەتی چونکە جارێ هێشتا عێراق پەلی نەکێشاوەتە بۆ ناو شەڕەکە بەڵام بە تاکید ئەم گروپانە لاوازە بن ئەوەی کە بێمە سەر ئەو مۆزوعی کورد گرنگێ مەقسەی لەسەر بکەین یەکێک لەوانە ئێستا گرنگەوە نیە کە کورد ئەچێتە بەرەی ئێران یاخۆ ئەچێتە بەرەی ئیسرائیل گرنگترین شت بۆ کورد لەم قۆناغای ئەوەیە کە چۆن بتوانین لەم گێژاوەی لەم گێژەڵەکەی هەیە بتوانین بمێنینەوە بەڕاستی بتوانین چۆن پارێزگاری لە خۆمان بکەین ئەگەر بێنە سەرباسی پەیوەندەکانی ئێران و کورد ئەبینین جۆرێک لە پارادۆکسی مەترسیەکە گەورەیە ینی مەترسی نەمانمان لەسەر دێوا دەڵێ بمێنینەوە ئەگەر شەڕەکە عێراقیش بکرێتەوە و پەل بکێشەیە خۆ هەرێمی کوردستان خۆی یەکلایکاتەوە بەڵێ و بە ئاشکرا ئەتوانن هێرش بکەنە سەر هەرێمی کوردستان تا ئێستا هەرێمی کوردستان بێدەنگی هەڵبژاردووە ئەگەر پەیوەندی بکەین بڵێن پەیوەندی کورد و ئێران ڕێک بخەین کورد لە ماوەی ڕابردوودا پەیوەندی پارادۆکسی لەگەڵ ئێرانەوە بۆ نمونە لە کاتی کۆڕەوەکە ئێران هاوکاری هەرێمی کوردستانی کردو لە کاتی شەڕ داعش ئێران هاوکاری هەرێمی کوردستانی کردو بەڵام بە جۆرێک لە جۆرەکان ئێران نکوڵی کردو لە بوونی پێدانی ماف بە کوردەکان و ڕێگەی نەیەوە مەسەلەن سربەخۆیی بن بۆیە گرینگە هەرێمی کوردستان لەم قۆناغەدا بتوانێت چۆن مامەڵە لەگەڵ ئێرانەکە و چۆن بەشێک نابێت لە شەڕەکە ئەکرێ بڵێن بێلایەنێک بێ بۆ چاودێرێکی باشیش بێ بەسەر دۆخەکە و بێلایەنێک بێ کە ڕیسکێک نەکا بە منتیقەکە چونکە هەرێمی کوردستان تاکە هەرێمە لەو چوار پارچەی کە هەیە نەفەسی بۆ هەرسێ پارچەکەی تری کوردستان هەیە بینیمان کاتێک کە ڕۆژاوە ئەو دۆخی بەسەرات هەرێمی کوردستان پشتیوانی بوو لە باکووری کوردستان پرۆسی ئاشتی بەڕێوەچی ئەوانێن و دانوستانەکان لێواکرێ و بۆ ڕۆژهەڵاتشی لەداهاتوو هەرێمی کوردستان بێ بە نەفەسێک بۆ ڕۆژهەڵاتی کوردستان سەبارەت بە ئەمریکا پێویست هەرێمی کوردستان پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا بپارێزێەوە بەڵام بە هیچ شێوێک نەچێتە ئەجندای ئێرانە و ئەجندای ئەمریکا چونکە هەردووکیان بەرژەوەندی خۆیان هەیە و تەنانەت ئەمریکاش بەڕاستی ئەمریکا ئێستا پێویستی بە کوردە لەم قۆناغەوە بەرژەوەندی خۆی هەیە بۆچی لە ماوەی ڕابردوودا بینیمان ئەمریکا ئەو هۆپەیمانیە بەقوتە بووە کە لەسەر ئاسی نێودەوڵەتی لە عێراقی ڕۆڵی هەبوو نەمانتوانیەوە پشتیوانی پێ ئەوە کە تۆ دەیڵێ ینی جۆرێک لاو سەنگی ڕابگرین بەڵام ئایا دۆخەکە ئێستای تر لە کاتێکدا نییە کە تو ئەم هاوسەنگیە ناتوانێت ڕابگری یانێوتان ئێران خۆیمە نەمانوتووە بەرەی ئەمریکان سەرکردەکان نیانوتوە بەرەی ئەمریکان بەڵام وتان ئێرانی تر بردومانتەکە درۆنت پێوانێ ینی ئەو وەکو بەرەی ئەمریکی تۆ دەبینێ دۆخێک ماوە ینی دەرفەتێک ماوە بۆی کە تۆ توانی هاوسەنگی ڕابگری بەڵێ بۆ ئەم دۆخە پێویستمان بە سەرکردەی عاقڵ هەیە لێهاتوو هەیە دوورمەودا هەیە ئەو کەسانی کە دووربینن بزانن وەقعەکە بە تەواوی بخوێنەوە پەیوەندی بە سەرکردە سیاسیەکانەوەیە ڕاستە فشارێکی نێودەوڵەتی هەیە بۆی کوربەژداری ئەم جەنگە بکە یا خود بچێتە لای لایەنێکیان بەڵام تا ئێستاوەی کە لەسەر ئاستی حکومی و ئاستی حیزبەکانی ژێی بینین بە تایبەتی پارتویەکێتی هەردووکیان جۆرێک لە بێلایەنیان هەڵبژارد و ئایانەوێ بن بە پردێکی پەیوەندی و ڕێگای دیبلۆماسی هەڵبژێرن و هەرێمی کوردستان نەخەنە ئەو گێژاوی کە ئێستا ڕوویاوە لێرە و ڕێوێ هەرێمی کوردستانی شاوشێوەی وڵاتانی خلیجەکرێ بۆ وردومامکرێت جارجارە بەڵام بە تێبەڕبوونی کادیا خود بە لاوازبوونی ئێرانی کادیا خود بە نەمانی ئەم دۆخە وردۆردە ئەمەش نامەرە گرنگ خۆڕاگرتنە گرنگمانەوەی هەرێمی کوردستانە بەڵام ئایا گرنگەوەیە کە هەرێمی کوردستان ئایا توانێت لەگەڵ ئەمریکا
پەیوەندەکانی پارێزە بەڵێ توانێت پەیوەندەکانی پارێزە بەڵام نەچێتە ئەجندای ئەمریکا هاتوانێت پەیوەندەکانی لەگەڵ ئێران پارێزە بەڵێ توانێت پەیوەندەکانی پارێزە بەڵام ئەجندای ئێرانەوە بۆی چونکە لە هەچ بەرەیەکیانە بێتۆ کارکتەرێکی نێودوڵەتی هەنە بەهێز نی بتوانێت ڕۆبەڕووی ئەم دوو هێزە بیتەوە بەڕاستی لە شەڕی ئەم دوانەیە بێگومان لاوازەکان تیا چنێمەش وەکو ئەکتەرێکی ناودوڵەتی لاوازین سەبارەت بۆی کە ئایا نزیکیشمان لە ئیسرائیل لە ماوەی ڕابردوودا بینیمان لەسەر ئاسی میدیاکان ئیسرائیل بە ئاشکرا پشتیوانی دۆزی کوردەکە لە 2007 ئەڵێ ئێمە پشتیوانی سەربەخۆی هەرێمی کوردستانەکەین تەنانەت لە ڕۆژاوای کوردستانیش لە ماوەی ڕابردوودا وتیان ئێمە پشتیوانی ڕۆژاوای کوردستانەکەین بەڵام کاتە هاتە سەرەوەی بەرژەوەندەکانی خۆی لە پێش بەرژەوەندی کوردەوە بوو بینیمان بە سەفقاتێک ئیسرائیل هیچ نەهاتە دەنگ لە سەبارەت بە کوردی ڕۆژاوای کوردستان بێگومان لەم کاتەشە هەر جۆرە پەیوەندیەک بە شێوەیەکی ناڕەسە و خۆش هەبێ لە بینی هەرێمی کوردستان یاخود ئیسرائیل یاخود جۆرێک ئاماژە ببینن بەرهێشی موشکی تەنانەت گروپەکانی حەش شعبیەکەون بەرهێشەکانی ئێرانەکەون بۆیە لە ڕووی جوگرافیشەوە هەرێمی کوردستان زۆر دوورە لە ئیسرائیلەوە بۆی هیچ عقلێتی نیە عقڵمەندانە نیە هیچ جۆرە پەیوەندێکمان لەگەڵ ئیسرائیل هەوێ ئێمە محکومین بە سنووری جوگرافی لەگەڵ ئێران ئەکرێ ئەم پەیوەندیانە پارێزین و محکومین بە ئەو شەڕەی کە ئەمریکا هێناوێتی مەنتیقەکەوە قەی هەوێ جۆرێک لە گۆڕانکاری لە سیستەمی ئێرانە ڕووبا بۆیە ئەکرێ ئێمە بێلایەنەیەکی چاودێر هەڵبژێرین و نەبین بە ئەوەی کە ئێستا ئێران وایە بینێ دیوارێک هەیە کە دیواری هەرێمی کوردستانە ئەم دیوارە بڕوخێ ئێران بەرژەوەندی و ئاسایشی نیشتیمانی یەکێتە مەترسیە و سەرەتایەگە بێ بۆ گۆڕانکارێکی ڕێژەی بەتەواتی لە حکومەتی لە ئێستای ئێرانە باشە کاک فەرید ئەنی کاوسمان نامێ دای بڕم بڵێ ئەگەر هێز ئۆپۆزیسیۆنەکانی ئێران ئەگەر بیانویان هێزەکانی ڕۆژهەڵات باوە بڵین باەوە ڕێخستن و کادریان نییە لەوێ گەر بیانوێ جوڵەیە بکەن هەر لەوێەوە پێیان بێت کەسێک نەبێ زانیمەکەێتەوە سەر دۆخەکە ئێسا بینین ئیسرائیل و ئەمریکا بە تەواوەتی سوپای پاسداران بردومانەکەن سەک و موشەکەەکانە لە ناو بردو وردە ئێران ئەها توانای بەرپرسانەوەی کەمتر بۆ موشەکەەکانی کەمتر بۆتەوە و تەنانەت ئێستا بنکە پۆلیسەکانیش بردومانەکرێن لە حاڵەتی نەبوونی ئەمانە زیاتر لاوازبوونی ئێران ئەکرێ لە قۆناغی داهاتەوە پێم وایە بەم قۆناغە چوونە ناوەوەی هێزەکانی ڕۆژهەڵات گەورەترین زەڕبەیە هەم بە دۆزی کورد هەم لەم قۆناغە ئەکرێت تۆزە چاوەڕێ بکەن بزانن دۆخەکە چیاتر چی لێ ئەنجا بچنە ناوە نەک ئێستا چونکە لەم کاتە دڵنیام چوونە ناوەی ئەوان هەم بۆ هەرێمی کوردستان ئەخرێتە مەترسیەوە هەم بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش بۆیە چاوەڕوانی دۆخەکە بە لاوازبوونی زیاتری ئێران یاخود بە یەکلایبوونی وەزعەکە بەڵێ توانن ئەو کارە بکەن. کاک عوسمان دەرفەت ماوە بۆی ئێمە لایەک هەڵبژێری بڕای من ئێمە لە مووقعەکە یعنی ئەوە نیە یان نەبێت دۆستی با بڵێن ئێران بین دوژمنی ئەمریکا بیان دوژمنی ئەمریکا بە بڕای من مووقع هەرێمی کوردستان لە ئێسادا دەتوانێت وەکوما مسافری داماژی بکرێت ئێمە بێلایانی چالاکانە هەڵبژێرین بێلایانی چالاکانە بۆ مانایی کە لەبەرەوەی ئێمە لە ڕاستیدا هەرێمێکین نزیکی تقریبا 650,000 کیلومتر با بڵێن 650,000 کیلومتر سنوورمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەیە لەبەرەوە ئێمە ئەتوانین لە ڕێی دیبلۆماسی و زمانی گفتوگۆ دڵنیایی بەوە بین کە لە ڕاستیدا هەرگیز نابینە هەڕەشە بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران بەڵام ئەوەی کەوای کردووە لە ڕاستیدا ئێران سەرڕای با بڵێن بێلایانی هەرێمی کوردستان و بەردەوام لە بردومان بێ ئەوەیە کە لە ناو ئێرانە لە ڕاستیدا دوای دە ڕۆژ هێرش و بردومانی ئەمریکا و ئیسرائیل تقریبا لەوە تێگەشتون تەنها لە ڕێگەی هێرشی ئاسمانیوە ناکرێت گۆڕانکاری لە ڕژێم یاخود لە دەسەڵاتە ڕووبا و لە ناو ئێرانیشا جگە لە کورد یعنی هیچ هێزیەکی یان نەتەوەیەکی دیکە نییە هاوشێوەی کورد با بڵین لە ڕووی نەتەوەییەوە و هەروە لە ڕووی سیاسیەوە پارتی سیاسی ڕێکخرا و ئۆپۆزیسیۆنی سیاسی ڕێکخراویان هەبێ لە ئەنجامی ئەو تەلەفۆنەی کە لە ماوەی ڕابردوودا بڵاو کرایەوە لایەن ترەمپۆ بۆ سەرکەویەتی سیاسی کورد لە ڕاستیدا مەترسێکی گەورەی خستە دڵی ئێرانەوە هەرچەندە دوێنێ لە دوایین لێدوانیدا ترەمپ ئاماژە بووەکە ئێمە نامانەوێت کوردەکان لەم هێرشەدا تێوە بگلێن بە تایبەتیەوە دوای تەلەفۆنەکەی با بڵێن وەزیری دەرەوەی تورکیا لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا هات کە ڕەنگە ئەمە ترسی تورکیاشی نیشاندابێ و بۆ ئەوە لەبەرەوە لە هەموو ڕوویەکەوە دڵنیایی ئەوە درێت کە کورد تا ئێستا نابێتە بەشێک بەڵام لە ڕاستیدا ئەمە بۆ مانایە نیە لەبەرەوەی خەباتی سیاسی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چەند ساڵکە لە هەرێمی کوردستانن ڕێزیان لە پێگە و ئاسایشی هەرێمی کوردستان با بڵێن گرتووە لە هەمان کەشە تاکو ئێستا نەبوونەتە هەڕەشە لەسەر سنوورەکانەوە بۆ لە ئێران لەبەرەوە مراعاتی هەردوو وەزعەکەیان کردووە بەڵام ئەمە پێمانەڵێ ئێمە هەرێمی کوردستان هەم با بڵێن بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە بەردەم هەم با بڵێن دەرفەتە هەم لە بەردەم ئاڵنگاریە دەرفەتەکەوەی ئێمە دڵنیای لەوەی لە ڕاستیدا ئێرانی پێش 28 دوو
هەرگیز ئێرانی دوای 28 نابێ ئەوە لە ڕاستیدا هەر شتێک ڕوودا ڕژێمی ئێران یان بە گۆڕانکاری لە دەسەڵاتە یان بە گۆڕینی ڕژێم لە ڕاستیدا ئێران لاوازە بێ لەم دۆخەتا گرنگە لە ڕاستیدا کورد وەکو نەتەوە لە ژۆژهەتی کوردستان سوود لەم دەرفەتە ببینی بەڵام دەرفەتە لە ڕاستیدا پێویستی هەندێک جار بە ڕیسکە لە ڕووی سیاسیشەوە هەندێک جار ڕێزک ئەکرێت سەرکەوتنی گەورە بەدەستبێنێ و لە ڕاستیدا هەندێک جاریش ڕەنگە شکستی گەورە بەدەستبێ لە هەموو حاڵەتەکە ئێمە پێویستمان بۆیە لە دۆخی ئێسادا ئێران بای ئەوەندە لاواز نەبووە کە لە ڕاستیدا بیر لەوە بکرێتەوە ئەم هێزە سیاسیانە بەشداری بکەن بەڵام لە هەموو شەوە ئێرانش باشە زانێت لە ئاسی ناوخۆدا پارتە سیاسەکان بای ئەوەندە ڕێخستنیان هەیە بەبی ئەوەی پێویست بەوەکان با بڵێن لە سنوورەکانەوە وەکو چەکدار داخلی ئێران بن ئەتوانن لە ناوخۆی ئێرانە کاریگەری بکەن بەڵام ئەمە پێویستی بە دڵنیاییە و من پێم وایە پەیامی سەرکرداتی سیاسی کورد چ پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چه هەردوو پارتی دەسەڵات لە هەرێمی کوردستان پەیامەکانیان تا ڕادێک پەیامی زۆر لۆژیکی و منتەقی بوون تا ئێستا توانیوانە هاوسەنگی لە نێوان هەردوو بەرەکەدا ڕابکردن و نەبنە مەترسی بۆ سەر ئێران لەبەرەوە بە بڕای من هێشتا دۆخەکە پێویستی بۆ هەرێمی کوردستان خۆی بپارێزێ سەرڕای ئەوەی لە ڕێگەی گروپەک میلیشیاکانەوە هەندێک جار و هەندێک جارش ئێران هەندێک شوێنی تایبەت لە هەرێمی کوردستان ئەکات بەڵام ئێمە هێشتا پێویستمان بە خۆپارێزی هەیە پێویستمان بەوە هەیە لە ڕێگەی گفتوگۆ و پەیوەندی دیبلۆماسیەکانەوە لە ڕاستیدا دڵنیایی بە هەموو لایەک بین کە ئێمە نابینە بەشێک لەم جەنگە هەرچەندە ئێمە وەکوڵێ لە پاڵ ئاگرەکەداین لە ڕاستیدا پشکی ئاگرەکەمان هەر بەرەکە بە تەلەفۆنی ئێمە لێ دەگەڕن ڕنگ نییە ئەوانش حساباتی خۆیانیان هەیە بەڵام دڵنیاییکردنەوە لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە بۆ خۆی گرنگەوە من پێم وایە ئەم دڵنیاییە تاکو ئێستا توانێتی وەزعەکەش لەم ئاستا ڕابگرێن ئەگەرنا ئێران لە ڕاستیدا دەستی بە هیچ کوێنەگا دەستی بە هەرێمی کوردستانەگا لەبەرەوە من پێم وایە توانیوێتی فشارە دیبلۆماسیەکان و دڵنیایەکان و پەیوەندی بەردەوامەکان لە ئاسی دەوڵەتانی ئەوروپا و مەسەلەن لە ناوخۆی ئێرانیش لە بەسەرکرداتی سیاسی کردەوە تا ڕادەیەک دڵنیاییەکان بەخشیوە بەڵام ئێرانیش لەوە دڵنیایە هێزی سیاسی و خەباتی نەتەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕاستیدا لە چاوەڕوانی دەرفەتایە هەر کاتی دەرفەتەکە بۆی گونجاو بوو ئەویش بیر لە بەرژەوەندی و حساباتی تایبەتی خۆیە کاتەوە بەڵام تاکو ئێستا لە ڕاستیدا هیچ پاساوێک هیچ بیانوێک بۆ هێرشکردنە سەر هەرێمی کوردستان نییە غەیری جۆرێک لە گێچەڵپێکردن و هەڕەشەکردن لەسەر ئاسایشی با بڵێ نیشتیمانی هەرێمی کوردستان زۆر باشە ئەمریکا لێیە ئێران لێە خۆشی لە خۆیە ینی لە چاوەکانی ترە بۆ وڵاتانی کەندا و ئێران لێیە باشە بەس عێراق تاکە وڵاتە مەسەلەن ئەمریکایە لە گروپانی حەش شعبیەیە ئێرانیە لێ مادە و حەشی شعبی ژێ لە هەولێرێ ینی لا لە سلێمانیەدا ینی تاکە وڵاتە بەرسێ هێرشکەوتووە ینی بەجیاواز هەمووی بەڵام ئەوەی کێ گرینگە لە ئێسادا ئەگەر هەر کاتێک کورد ویستی بەشداریکە کورد و خۆمان ئەوکو ڕۆژهەڵات دەڵێم پێویستی بە گرنگتیەک هەیە لەسەر وەرەقە ئێمە ساڵی 2007 ڕیفراندۆمێکمان کرد بەڵام هیچ بەڵگەیەکی مەلموسمان پێ نەبوو کە ئەمریکا بە تەواوی پشتیوانمانەکە ئێمە تۆمبارەکمان بینی زۆر باشکرا لە ڕۆژهای کوردستان وتی پێویستمان بە کورد نەماوە کورد تا یارماموو بەسە ئایا سپێنێ ترامپیش یا خۆ ئیدارەی ئەمریکا ئەمە لەگەڵ کورد ناکە سپێنێ ترامپ وای هاتووە ئەنی کابراەکە هاڵێ بەدەق و سانیشتەکانی گۆڕێ ئەگەر لە پڕوتی من پشتیوانی کورد ناکەم هەڵگەڕایەوە تۆ چیەکی لەو بینە گەورەترین کێشە بۆ هەرێمی کوردستان بۆ حزبەکانی ڕۆژهەڵاتی دروستێ بەڵام ئەگەر لەسەر نووسراوی فەرمی بێ خۆ ڕێکەوتنێکی تون بێ ئەو وەختواتوانیت ئەنگاوی زیاتر بنێ باشە کاک فەرید بەڵام خۆ بیرمان نەچێ ڕاستە تۆمبارە گوایوت بەڵامەوە هەر ئەمریکا ئێستش کورد دەپارێزێت لە ڕۆژاوە ینی مەزمونێکیەوە نەخراپمان نییە لەگەڵ ئەمریکادا گەر سێری ئەمریکا بکەین ئەزمونمان هەیە بۆ ئەزمونێکی هەم باشمانەیە ئەم خراپشمانەیە ڕاستە ئەمریکا هاوکاری کردوون لە شەڕی داعش ئەمریکا هاوکاری کردوین لە پڕچەکردنی پێشمەرگە ئەمریکا پاراستچوونی لە بەشێک لە هێرشەکان و سیستەمی وەرگری بۆ دابین کردوین بەڵام کاتێک گێتە سەر معادلێکی نێودەوڵەتی کاتێکە کە مامەڵاکرێ لەگەڵ ناوەندا یاخود لەگەڵ ئەوەی کە ئەو لەگەڵەوەیە کە دەوڵەتی ناوەند چیە بۆ نمونە لەو معادلی ڕۆژاوای کوردستانە زیاتر لەگەڵ سووریا بۆ لەگەڵ کوردەکان لە معادلی تورکیا زیاتر لەگەڵ تورکیا وەگلێرە دڵنیا مەگەر گۆڕانکارێک ڕووبا بۆ نمونە گریمان ئێستا دانووسانێکەکرێت بینی ئێران و ئەمریکا باش دەرەچێکی واکرایەوە ئەگەر ئەمریکا پێشتر بەڵێنی بە کووردا بێ هاوکاری دەکەم سپێنە تۆ چی زمانێک هەیە ئێران لەم بینە دیسانە کورد نکاتەوە ئەمە تۆ چویتە بەرەی ئەمریکا بەڵام ئێران ئەگەر ڕێکەوتۆ لەگەڵ ئەمە مەسەرەن گریمانەیە کە لەگەڵ ئەمریکا سپێنیان بەنەمانی ئێرە کۆتاییە کاک فەرید چی ئێرانێک ڕێکەوتن نەکا لەگەڵ ئەمریکا ئایرانەکەی پێشووە ئایا نظامەکەی پێشووە
ئێزان ئەگەر سێری ئێستا ئێران بکەین تۆ ڕابەر نەماوە لەم ڕۆژ لە ئێستا شتێکم بیزوتیان ڕابەری نوێ هەڵبژێراوە ئەوانیش ئەعلانیکەن ڕابەر لێ دەسەڵاتێکی باڵا هەیە ئەوەی کە لە ئێرانە زیاتر دەسەڵاتێکی هەم ئاینی هەم دیموکراسیە ڕابەری باڵا کۆمەڵک دەسەڵاتی باڵا هەیە کە دانانی فەرماندەی گشتی چەکدارەکانە سەرپەرشی تەلەڤیزیۆنی هەموو ئێرانەکە سوپا سالارەکان داهانەوە تەنانەت تەداخلی هەڵبژارنەکانیشەکە ئەم دەسەڵاتی باڵایی ڕەهای کە مەسەلەن هین هەیەی ڕێبەری باڵا هەیەی ئەتوانێت هۆکار بێ بۆی کە جۆرێک لە جۆرەکان دانوستان لەگەڵ ئەمریکا بکە خود بێتە سەرمێزی گفتوگۆ بەڵام ئێرە ئەمریکا لەم دۆخە ئەوەی ناوێت چونکە ئەگەر ئەمریکا لەم دۆخە ئێرانێک و خۆی بڵێتەوە بە دۆڕاوی جەنگ حسابەکرێەوە پێی وایە هیچ گۆڕانکارێکی دەسەڵات و سیستەمی سیاسی ئێرانە نەکردووە و لە مەشا لە بەرژۆندی ئێران کۆتایی و ئێران جارێکی تر ڕێتەوە سەر پێی خۆی بەڵام ئەمریکا بە هەموو شێوەیەک نایە بگەڕێتەوە بۆ ئەم چەند ڕۆژی پێشووە لەگەڵ گۆڕین دەسەڵاتایە گۆڕین واتە داڕشنەوەی سەر لە نێو سیستەمی سیاسی ئێران بە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵێک بێنە سەر دەسەڵات لە ناوخۆی ئێرانە کە هەم باڵێکی تونڕەونە بن هەم توانای دانووسانیان هەبێ هەم دەستبەرداری هەموو شەکە بالیسیەکان بن دەستبەرداری ئەتۆمی ئێران بن بەڵام پرسیارەکەی ئایا وەکو فەنزوێ لای بۆ کرێ ئەمریکایە خودنا کۆمەڵێک فاکتەر هەیە ناتوانێت وەکو فەنزوێ لا بکە ئەمریکا فەنزوێ لە زۆر ئاشکراستەرۆکی وڵاتەکەی بردو وە سیستەمی حکومەکە هاتەوە سەر خۆی بەڵام ئێستا ئەو خامنەی نەماوە کەسێکی تەڕەبژێراوە بەڵام بوونی ئەو توانە موشکی کە ئێران هەیەی و ئەو توانە درۆنانی کە ئێران هەیەی وە جیالەوە سنووری جوگرافی ئێران کە لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی تەنانەت ئەو سنوورە جوگرافی کە هەیە ناتوانێت ئەم مامەڵێ لەگەڵ ئێرانە بکە بۆ ئاسانەیە بۆیە سەختە بێ مژاردەیە پێچێتەوەکو سیستەمەکە ڕێگەخرێتەوە. کاگوسمان کەواتە چ بژاردەیەک یان چ نیزامێک لە سیستەمی ئێرانی و نزیکە بۆ مامەڵەکردن لەگەڵیدا بە بڕای من جارێ سیناریۆکان لە ڕاستیدا ڕوون نین باس لە کۆمەڵە سیناریۆیەکرێ بە بڕای من گرنگترین سیناریۆ بریتە لەوەی لە ڕاستیداوە هیچ گومانمان لەوە نییە کە سیستەمی سیاسی ئێران بەم شێوەی ئێستا نامێنێتەوە بەڵام جۆرێک کە ئەگەر دیقەتی لێدوانەکانی ترەمپ و بەتایبەتی و سەرۆکوەزیرانی ئیسرائیلیان جۆرێک لە جیاوازی لە ئامانجەکانی هەم ئیسرائیل هەم ئەمریکامان بۆ دەرەکەوێت ئیسرائیل بە تەواوەتی لەگەڵ گۆڕانی ڕژەمی سیاسی لە ئێرانایە و بەردەوام مخاتەبەی ڕای گشتی ئێرانیەکە و دەوای هاتنە سەر شەقامەکە بەڵام کاتێک گوێ لە ترەمپ بکرین هەتا ئێستا گۆڕینی ڕژەم بەشێک نییە لە استراتیژیان لە ئامانجەکانی ئەمریکا ئەم ناڕوونیە لە ڕاستی داوای لێ کردووە بەشێک لە هێزەکانی تر وە بەتابەتی هێزە کوردەکانیش هەست بە جۆرێک نادڵنیاییەکەن بۆیە هەتاکو ئێسش بە بڕای من هەست ناکە هیچ بە جوڵەیەکیان بە ئامادەسازیە کرابێ لەبەرچی ترسیان لەوە هەیە هەتا دوێنێ بەشێک لە میدیاکانی ئیسرائیل باسییان لەوەکە ئیسرائیل ترسێکی لەوە هەیە لە قۆناغی لە قۆناغکانە لە بەرەوەی ترەمپ بەردەوام بەوە ناسراوە هەندێک جار قسەیەکە کاو پاشماوەیەک پێچەوانەکانیشی ئەڵێ ترسیان لەوە هەیە ئەگەر بێت و سێ هۆکار هەن ئەگەرم سێ هۆکارە ڕوو بدا گومانیان لەوە هەیە دوور نییە دوای هێرشێکی چڕوپڕ ئەمریکا سەرکەوتن ڕابگەێنی و لە جەنگەکە بکشێتەوە تەبانەمە میدیای ئیسرائیلی زیاتر ئامازێن بوو یەکێ لەوانە بریتە لە بەرزبوونەوەی با بڵێ نرخی نەوت و وزە بە شێوەیەکی گشتی ئەگەر بە ئاستێک بگا فشارێکی دیبلۆماسی گەورە لەسەر ئەمریکا یان وەتایبەتی لەسەر ترەمپ دروست بکە دووەم بیرمانە چێ لە مانگی 11 هەڵبژاردننی با بڵێ نیوەی یەکەمی کۆنگرسمان هەیە بۆ ئەمریک بۆ ترەمپ زۆر گرنگە ینی ڕای گشتی بە جۆرێک بێ پشتیوان و پشگیری بێ ئەگەر بێت و بە مەسەلەن ئاسی قوربانیدانی هێزەکانی ئەمریکا بە تایبەتی قوربانی گیانی بە ئاسێک بەرز بێتەوە لەبەرەوە ڕای گشتی ئەمریکا زۆر حساسە بە لە دەستدانی سەربازەکانیان مەترسی ئەوە هەیە لە ڕاستیدا ڕایەکی گشتی بەرز بێتەوە کاریگەری لەسەر بیرروبۆچوونی ترەمپ دروست بکە هەموو ئەمانە جۆرێک لە ناڕوونی لە ڕاستیدا هەتاکو ئێستا لە ئامانجەکانی ئەمریکا دیارە هەرچەندە ئەو باس لەوەکە کە پێویستە بە بێمێش تەسلیم بن لە ڕاستیدا هەتاکو ئێستا ئەوەی کە ئەبیندرێ بە تایبەتی لە ڕێگەی هێرشی ئاسمانی وە سیستەمی سیاسی و نیزامی سیاسی لە هیچ دەوڵەتێکا ناگۆڕێت تاکو ئێستا ئەمریکا ڕەنگە بە گۆڕانکاری لە نخبەی دەسەڵاتە ینی گۆڕانکاری لە دەسەڵاتە با بڵێن ڕەزامەند بێ بەڵام ئێمە بیرمان نەچێ ئەوەی کە ئێستا پارێزەری سیستەمی سیاسی لە ئێران بریتە لە سوپای پاسداران کە سوپایەکی ئاینی ئایدۆلۆژیە و بەرگریکردن لەم سیستەمە بە ئەرکی پیرۆزی خۆی ئەزانی و تاکو ئێستا درز و ناکۆکی قوڵ لە نێوان ئەم سوپانین هەرچەندە بەراورد بە ڕۆژی یەکەم توانای سەربازی و با بڵێن هێرشەکانی ئێران بە ڕێژەی لە سەدانەوە کەمی کردووە بەڵام هێشتا توانای دروستکردنی مەترسی و لێدان لە بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیلیان هەیە نازانی لە ڕاستیە تا ئێستا ئایا ئەم جەنگە تاکەی درێژا کێشێ لە ئەگەریەوەی کە زۆر جار ئەمریکان باس لە 14 بۆ 6 هەفتاکەن بە قەناعەتی من
ئەگەر شێرشەکان بەم شێوە بەردەوام بن ئەبێ ئەمریکا و ئیسرائیل بیر ڕەنگە لە پلانی بیان لە استراتیژێکی تر بکەنەوە لە ڕاستیدا پلانی بیان استراتیژی ئەگەر بریتی بێ لە جوڵانی شەقام و بەشداریکردنی با بڵێن هێزە ئۆپۆزیۆنەکانی دیکە ئێران ئەمە لە ڕاستی تا ئێستا ئەمریکا ئەمەی ناوێت لەبەرچی ئەمریکا تا ئێستا ئەیەوێت با بڵێن نیزامی سیاسی ئێران تەسلیم بێ بەبێ ئەوەی با بڵێن پێویست بە ڕوخانی ڕژێمی سیاسی لە ئێران بکە و ئەمریکا سەر بکێشێ بۆ جەنگێکی ناکۆتایی هاوشەوەی با بڵێنەوەی کە لە ئەفغانستان یان لە عراقیان لە سووریا ڕوویداوە بەڵکو دەوێت بە گۆڕانکاریەکی نەرم لە ئاسی دەسەڵاتە و بە تەسلیمبوونی ئێران و طبعا دواتر هەنگاوی دیکەی گۆڕانکاری لە ناو بەتایبەتی پێکاتی سەربازی ئێرانە ڕووەدا بۆیە تا ئێستا لەگەڵ گۆڕانی دەسەڵاتایە با بڵێن نەک ڕوخانی ڕژیم بەڵام ئیسرائیل بە تەواوەتی لەگەڵ ڕوخانی ڕژێمایە ئەم جۆرە لە جیاوازی زۆرجار لە لێدوانەکانی بەرپرسانی ئەمریکا و ئیسرائیل هەسپی ئەەکەین بۆیە باشە بەڵێ بۆی هەستەکەین جۆرێک لە ناڕوونی لە ڕاستیدا هەیە تا ئێستا ئەمریکا باس لە گۆڕینی ڕژێم ناکە باس لە تەسلیمبوونی ئێرانەکە و لە ڕاستیدا باس لە گۆڕینی با بڵێن دەسەڵات لە ئێرانەکە بە تایبەتی کە ئێستا ئێمە ڕێبەرمان نەماوە ترەم نایشارێتەوە بێ کەسێ دابدرێ بە ڕێبەر بە ڕەزامەندی ئەو بێ کەواتە ترەم هێشتا ئومێدی بەوە هەیە گۆڕانکاری لەم دەسەڵاتە ڕووبە بەو شێوەیە ئەتوانێ با بڵێن کۆتایی بە جەنگەکە بێنێ بەڵام لە ڕاستی ئیسرائیل ئەمەی ناوێ بەردەوام مخاتەبی ڕایگشتی ئێرانەکە بۆ دروستکردنی خۆپیشاندان و ناڕەزایەتی ئەگەر دیقەت بن لە با بڵێن تەکنیکی جەنگەکە بە تایبەتی لە هەفتەی دووەمە ئەبینین لە سەرەتا تەنها پێگەکانی فەرماند با بڵێن پازداران و فەرماندە سەربازەکانە گیرا ئاماج لە دوێنێەوە تقریبان ژێرخانی با بڵێن ئێران کراوەت ئاماج بە تایبەتی فڕۆکەخانەکان با بڵێن خەزانەکانی نەوت و لەبەرەوە وردە هەستەکەی ئەگەر با بڵێن هەفتەی دووەمیش بەم شێوە بەردەوام بێ بە بڕای من لە هەفتەی سێمە زیاتر بەرچاو ڕوونە بێ و سیناریۆکان زیاتر ڕوونە بێتەوە کاتە زانی ئایا بە تەواتی بڕیاری ڕوخانی ڕژێم مەدەن و ئێرانیش دەچێتە ناو ئەمریکاش دەچێتە ناو جەنگێکی بۆ بێکۆتایی یاخودنە کاک فەرید لە کاتێک قسەکانی کاوسمان ناوتێت ئەمریکا پشێوی ناوێ ئایا دەرفەت بۆ ماوە لە نێو ئەم نیزامەدا خەڵکی دیکە بێنە پێشەوە و هەم ئێران بەخسیان کام ئەمریکا لەگەڵاندا بنیشە چونکە بێ سەوەش بزانین یانی ئەو جەنگێکی ئێستا دەکرێت بۆ بڕیار یەکلاکەرەوە ئێستا زیاتروا دەردەکە سوپای پازدارانە ئایمانە کەسێک ماوە لە ئێرانە بە قسەی بکەن گۆڕایەڵی بن من پێم وایە کە تا ئێستا سەرۆ کۆماری ئێرانیان نەکوشتووەیەکی لەوانەیەکەوە دەرفەتەکە وی بێدان و سام بکە ینی ئیبراهیم ڕئیسی ئین ناوچێ مەزیشیان تا ئێستا کە ئەویان نەکردو بە ئاماژ تەنانەت لە دوێنێ شابوو کۆمەڵی ختابیە تەنها جۆرێک لە خۆ بەدەستەوەدان جۆرێک لە نەرمینواندن جۆرێک لەوەی کە قتابەکەی بۆ شعبی ئێران و خۆتان ڕابگرن و گۆڕانکاری ڕۆداوای خۆشتە لەو بابەتە سوپای پازاران پەشیمانیان کردو کات ئێمە دوو دەسەڵات یاخود دوو لایەنە بینی لە ناو ئێرانە سوپای پازارانە کە لەگەڵ ڕاگرنی جەنگە نەک لەگەڵ ڕاگرنی جەنگانیە ئەی هەوێ بەرگری بکە لەو سیستەمی کە ئێستا هەیە بەڵام بەشێکی تر کە هێشتا دیارین یاخود ئەمریکا خۆی ڕەنگە دیاریکردن بە جۆرێک لە جۆرەکان یانێ ئەمانە بێنەوە پێشەوە بۆی ئەوان ناچار بەدان و سام بکەن بەڕاستی ئەوەی کە مامۆستا عوسمان باسی کرد لێدان لە ژێرخانی ئابووری من بۆ یەکشتی تر بۆ یەچم لەپڕ ئێستا نرخی خۆراک تا دوێنێش پێم وابێ لە ناو ئێرانە کارەبا و خۆراک و نەوتوانە باشتر بوو بەڵام وردەوردە لەمڕۆ نرخی بنزین بۆ نمونە ئێستا سەری زۆری تری بۆ گیراوە جاران 30 لیتریانەدایێت ئێستا 20 لیتر دێنێ بەلەیان لە ژێرخانی ئابووری ئێران وا لە خەڵکەکە یەکا وردەوردە بێزار بن نیگەران بن و تەنانەت خطابی بەرپرسانی ئیسرائیلیش بۆ گەلیانەوەی ئێستا کاتیەوەی ئازادی خۆتان وەرگرن بەڵام جیاوازە خطابی ترامپۆوانە پێیان وایە بێ گۆڕانکاری بکرێ ئەم جۆرە لە ناو نیگەرانی کە لە ناو هاوڵاتیان وردەوردە دروست بوو خەڵک قوربانی زیاتری لێکەوتەوە وا لە خەڵکەکە جوڵە بکە ئەمریکاش پێم وایە هەر ئەمەوێ ئەم جوڵەیە کە خەڵک وردەوردە جوڵە بکە بەرەوەی کە ڕاپەڕینێک ڕووبە و ئەبینین کۆمەڵێک نەتەوەی جیاوازی شتیا لە ناو ئێرانە تەنانە لە خودی فارسەکانی هەمیان لەگەڵ دەسەڵاتی ئێرانانین و لە هەڵبژارنی پێشوشە ئەگەر مەسعود پزیشکانیان تەنانە لەبەرەوە دوور نەخستەوە لەبەروی ڕێژەی بەشداری زۆر بێت چونکە ڕێژەی بەشداری هەڵبژارەکانی ئێران لە ماوەڕابردوودا زۆر کەم بوو هۆکاری زیادبوونی ڕێژەی بەشداری بوونی مەسعود پزیشکیان بوو بۆیە هەندێک کارکتەرن هێشتا قابل بەوەن کە توانیان هەبێت دانوسام بکەن بەڵام دەسەڵات لە دەستی خۆیانانەیە دەسەڵات دەستی سوپای پازدارانایە ئێستا ئەمریکا و ئیسرائیل بە تەواوەتی لایانی سەربازی لە ڕووی وشکانی و تەنانەت دەریایی و ئاسمانی شەو ئێرانیان بە تەواوەتی وێران کردووە ئەمەش کە وێران بۆ تەنانەت لایانی پۆلیسیان وێران کردووە ئەم وێرانیە وای لێ کردووە وردە خەڵک دەرفەت بۆ خەڵک بکەنەوە بڕژێنە سەر شقامەکان ئەمە یەکێکە لە ئەگەرەکان بەڵێ ئەم سیناریۆی لە ڕۆژانی داهاتوە ئەگەر زیاتر بردومانەکان چڕ بێتەوە ئەگەر زیاتر حەسار بۆ جۆرەی کە ژێرخانی ئابووری
بگرێتە ئامانج و هەست بکەن بە تەواوەتی دەسەڵاتی ئێران لاواز بووە بەڵێ ئەمە شێکێکە لە ئەگەرەکە. باشە کاک عوسمان جەنگەکە درێژخایەر نەبێ؟ لە ڕاستیدا ناتوانین لەسەر ئەوە بە بڕای من هەتا ئێستا خودی با بڵێن ئێرانیەکان و ئەمریکەکانش نازانن ئایا ئەم جەنگە چەنی کە ئەخایەنی، بەڵام ئێمە گەر خوێندنەوە بۆ فاکت و واقعا بکەین کە هەیە. بە بڕای من زۆر جار من حەزەکەم یەک کۆمنت بم لەسەر و پرسیارەی پێشوو ئاڕاستیمە مسافریت کرا. زۆر جار ئێمە بە دڵنیاییەوە لە ئێستادا لەبەرەوەی مەسەلەن وەکوتمان سوپای پاسداران خۆی بە پارێزەری سیستەمەکە ئەزانی و بە تایبەتی ئێمە لەوە زانی کە ڕێبەری باڵا با بڵێن پێگەیەکی باڵا و مەرجعێکی باڵا و کەسیاتێکی پیرۆزی هەبوو بە تایبەتی لە ناو سوپای پاسدارانە لە ناو برا بۆیە لە ئێسادا با بڵێن بە دڵنیاییەوە سوپای پاسداران تەسلیم نابێ. بەڵام ئێمە ئەگەر بەراورد بکەین دەبینی لە ڕۆژی یەکەمە ینی تۆ لە ماوەی 8 ڕۆژی جەنگەکە ئەگەر سوپای پاسداران بڵێن هێزی سەربازی ئەمریکا با بڵێن ئێران بە شێوەیەکی گشتی لە سەدانەوەی توانای سەربازی لە دەستدابێ پێمان وابێ ئەگەر لە هەفتەی دووەمە ئایا شتێک کەمێنێتەوە مەسەلەن ئەگەر لە ڕۆژی یەکەمە توانای ئاراستەکردنی تقریبا 350 با بڵێن موشکی هەبوو بێ ئێستا تقریبا کەمتر لە 10 ڕۆژان ئەتوانێت دە موشک ئاراسەکە لەبەرەوە ئەمیش توانای نابێنێ. هەروەها باڵادەسی لە ڕووی هێزی با بڵێ ئاسمانی و دەریاییوە لە دەستی داوە. بە قەناعەتی من با بڵێن ئەگەر ئەم جەنگە لە هەفتەی سێەمە بە تەواوەتی یەکلایی نەبێتەوە من پێم وایە ئەمریکا بیر لە بژاردەی ترەکاتەوە. بە قەناعەتی من لە ئێسادا ئەمریکەکان ڕەنگە بیر لەوە بکەنەوە بتوانن چۆن دەواازێکیان دەرفەتێک بدۆزنەوە بۆی گەروی هەرمز ڕێ بۆ با بڵێن کەشتێ دەریایەکان بکەنەوە بۆی ئەو فشارە زۆرە با بڵێن و ئەو کاریگەری کە گەروی هورمز لەسەر هەڵئاوسان و بەرزبوونەوەی نرخی وزە دروستی کردووە لە ڕاستیدا کەم بکرێتەوە. من پێم وایە بیر لەمە ئەکرێتەوە تا چەند سەرکەوتوو بە یاخودنا لە ڕاستیدا لە داهاتوە دەرەکەوێت. لەبەرەوە ئەمریکا درێژە کێشانی جەنگەکەی ناوێت، بەڵام ئەوەیشی ئەیبینی ئێمە تا ئێستا ئێران منجڕە لە ڕاستیا ئەو ئامادەی تەسلیم بوون نییە. من بە قەناعەتی من یەک ڕێگا هەیە بۆ ئەوەی ئەگەر ئەوەی ترمپ ئەوێ ئێران بەبێ مەرج تەسلیم بێ بریتە لە دروستکردنی درزی گەورە یاخود ناکۆکی گەورە لە ناو سوپای پاسدارانە. ئێستا لە لێدوانەکانی دوێنەی مەسعود پزیشکیان و پاشان با بڵێن لێدوانی هەندێکی دیکە لە بەرپرسانی ئێمە هەستمان بەو با بڵێن جیاوازی یاخود لەو درزە کرد لە ناو باڵی سیاسی ئێران و باڵی سەربازیە بە تایبەتی بینیمان ینی کاتژمێرێک تێنە پڕی بەسەر قسەکانی سەرۆکۆماری با بڵێن مەسعود پزیشکیانە هێرش کرایە سەر بەحرین، هێرش کرایە سەر با بڵێن ئیمارات، هێرش کرایە سەر هەرێمی کورسان. ئەمە پێمانەڵێ لە ڕاستیدا دەسەڵاتی بڕاردانی ئێستا دەسەڵاتی فعلی دەست سوپای پاسدارانەیە. بەڵام ئایا سوپای پاسداران لە بەرامبەر ئەم هێرشە چڕوپڕانەی ئیسرائیل و ئەمریکا تا چەنی کە خۆیەگرێ بە بڕای من لە هەفتەی سێمە ئێمە ینی ئەتوانین بڵێن تا ڕادەیەکی زۆر جەنگەکە یەکلایی ئەبێتەوە تا ڕادەیەکی زۆر و ئەکەوێتە سەروی ئایا ئێران و با بڵێن ئەمریکا و ئیسرائیل بەردەوام بن لە هێرشی ئاسمانیان وەکوتم بیر لە استراتیژی دیکە و پلانی دیکەکەنەوە ئەوش با بڵێن هاندانی خەڵکو و ڕژانە سەر شەقامە کە لە ڕاستیدا ئەمە مەترسیەکەی ئەمە لەکوێدا کە لە ڕاستیدا ئەمریکا ئەزمموی لەگەڵ ئەمە بریتە لە دروستبوونی بۆشایی دەسەڵات و جۆرێک لە فەوزا دروستە بێ بە تایبەتی لە ئێرانە لە غیابی نەبوونی ئۆپۆسیۆنێکی یەکگرتو ڕەنگە قرس بێ با بڵێن دابیرکردنی ئیسقرار و ئاسایش لە دوای ڕوخانی زۆر باشە. کاکفرێت گەڕێنەوە بۆ سەر مەسەلەی گروپەکان ئەوەندەی تۆ شارەزای دەبێ و درۆنانی کە پێیانە درۆنی پێشکەوتون متتەورن خۆیان دروستێکەن ئێران پێیداون یان هەندێک زانیاریمان پێ بڵێن. ئەگەر بگەڕێنەوە ئەمڕۆ ئێران ڤیدیۆکی بڵاو کردەوە ئەمە لاڵە ساڵی چلەکان درۆنمانە بۆ کەسی شارزانتیایەوە زۆر بەتوانان تەنانەت من لەگەڵا دێک لە فەرماندەکانی پێشمەرگە قسەمانە کرد کۆن کاتێک کە شەڕی داعشیانە کرد توانایەکی زۆر باسی تواناکانی سوپای ئێرانیانە کرد مەسەلەن لە هاویشتنی موشک و شتەکانە چۆن شوێنی خۆیە پێکێ ینی تواناکانی ئێران تەنها بە تەنیاژ نییە هەم لە ڕووی موشکەوەی هەم چین هەم رووسیا هاوکاری کردوون هەم لە ڕووی درۆنیشەوە هەم چین هەم رووسیا هاوکاری کردوون ئەوەی کە لە عراقیشە دڵنیام مەسەلەن لە خاسە منتەقەی جورف و سەخر مەڵە درۆنی پێشکەوتویان هەیە و زۆر بە ئاسانی توانێت ئامانجەکەی پێکەوە تەنانەت و درۆنانی کە ئێرانیش بەکارێنێ سەرکەوتنی گەورەی لە شەڕی جەنگی ئۆکرانیا رووسیا بەدەستیانەوە و بەشێک لەم سیستەمەی کە ئەم ئێران بەکاری هێنا ئەنی رووسیا بەکارێنە لە ئۆکرانیا ئەمریکا وڵاتانی ئەوروپاش هەوڵیانە سوودی لێوەرگن بۆچی سوود لێوەرگن بە کەمترین تێچوو زۆرترین زیان بن لە بەرامبەرەکەواتە درۆنەکان ئێران بە پشێوە دروستکراواتە کەمترین تێچوویانە بۆ زۆرترین زیانیان بەرکەوتەوە بەڵێم گروپانە توانایەکی هێزگار زۆریان هەیە هەم لە ڕووی موشکەوە هەم لە ڕووی درۆنەوە بەڵام پێم وایە تا ئێستا زۆر بە ئەنیاڵێ بە توڕی بەکاریان نێناوە ئەم بردمانەی کە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان تەنها بوو ئەوەیە کە هۆشداریەکە بۆی لێرەوە نەبێ بەوەی کە دەرەچەیەک بۆەوەی کە هاوکاری گروپەکانی ڕۆژهەڵات بکرێەوە هاوکاری
ئەوە بکرێت کە مەترسی من بۆ سەر خاکی ئێران لە عێراقیش ئێستا سوودانی خەریکی و بابەتەیە بەڕاستی سوودانی هەوڵێکی دەست پێ کردو بۆەوەی کە عێراقیش لەم جەنگەوە نەگلێ لەسەر چەند ئاسێکی ژەکە ئاسێکیانەوەیە کە پەیوەندێکی لەگەڵ وڵاتانی خلیج بەردەوامە جا لەوەش لەگەڵ ئەمریکا پەیوەندەکانی هەیە و ئەیهەوێ عێراق قاسم عەرەجی ڕاست باردووە کە عێراق سنوورەکانی پارێزێ و ئەم گروپانە بە هیچ شێوەیەک زمانی ئەوە وەربگرێت کە لە گروپەکانی ئەوانی کە گروپە چەکدارەکانی کوردەکانە نەپەڕنەوە بۆ دیوی ئێران یعنی دڵنیاییان ئەوەیان ناوە بە ئێران کە بە هیچ شێوەیەک لە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە دزە نەکرێتە ئەودیۆ و هێزی زیاتریشان ڕەوانە کردو بەپێ و راپۆرتانی کە هەیە یەکێک لە هینەکانی تر سوودانی کە هەوڵی بۆیە کەوەیە کە ئەم گروپانە کۆنتترۆل بکە دام بەخواانە بگرن و عێراق پێنەنێنە جەنگێکی ترەوە کە ئەمریکا گورزی کوشندەتر زیاتر لە عێراق بۆ شوێنێ ئەم هەوڵانی سوودانی جێگەی باەخەوە پێم وایە هەوڵێکی زۆر باشیشیاوە بەڵام تا ئەم دقی ڕاستە فەرماندەی گروپە چەکدارەکانی عێراق وەڵام نەیتوانیەوە کۆنتترۆلی هەندێک گروپکە و لەژێر کۆنتترۆلی ئەوانین و هەندێکیان هەر ناگەڕێنەوە بۆی کەم کارانەکەن سەرچاوی درۆنەکان دەستنیشان بکرێت لێیان بدرێت لە ناو ببرێن ئەمریکا هەمووی ئەزانێ و زۆر جاری شێرشی کردوتە سەریان بەڵام هەندێک جار هەیە مەسەرەن لە هەندێکیانە بینین ناو سیارێکەوە هەڵیێنە ناو هەرێمی کوردستانەوە و لە پڕلەوێ لایابێن چۆن ئێستا لە کاتێکە ئیسرائیل و ئەمریکا لە ئێرانیان هەندێکیان لە ڕێگەی سیارەوە موشک و درۆنەکانە ئەو ناتوانە سەرچاوەکەی دابینگەن ڕاست هەموو سەکۆ موشەکانە لە ناو بردەوە بەڵام هەندێکیان لە ڕێگەی سیارەوە هەڵدرێن هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بینیمان پاشی دووتەنیەکە بوو بردومانی یاریمی کوردستانیان نەکرد بۆیە قورسە بنەبەرکردنی بەڵام ئەتوانێ لە ڕێگەی فشارێکی دیبلۆماسی و هەرێمی کوردستانیش دەتوانێت لە ڕێگەی عێراقەوە لەم گروپانە بکە کە هەرێمی کوردستان نەکەنە ئەمان جووە بینیمان هەرێمی کوردستان لەسەر ئاسی فەرمی سەرۆکی هەرێم سەردانی یا پەیوەندی تەلەفۆنی بۆ ئابزان لەگەڵ سوودانی ئەنجامیە ئەم هەوڵانی هەرێمی کوردستان جێگەی باەخەوە گرینگە پەیوەندێکی باشتریان لەگەڵ بەغا هەبێ و نەکەونە هیچ بەرێکەوە هەرێمی کوردستان نەبێ بە هەڕەشە لەسەر ئێران بۆی ئەم گروپانە دام بەخۆیانە بگرون هەرێمی کوردستان ڕانەکێشن بۆ ناو شەڕەکە سەبارە بە درێژە کێشانی شەڕەکە کە مامۆستا عوسمان باسی کرد ئێران ڕاستە شەڕی نەمانەکە بەڵام لە دەرفەتێکی شەگەڕێ بۆی کە مەسەلەن دەرەچەیەکی بۆ بکرێتەوە لەم شەڕە دەرچێ ئەو پشتی زیاتر بە رووسیا و چین بەسەوە بەڵام بینیمان لەم جەنگەیە رووسیا هیچێکی ئەوتۆی بۆ نەکرد ڕاستە ئێستا هەندێک راپۆرتی هەواڵگری هەیە ئەڵەن رووسیا شوێنەکان دیارریەکە لە خلیج و بنکەکانی ئەمریکا بۆی ئێران ڕاستەخۆ موشەکانی ببێکێ بەڵام رووسیا لەم قۆناغایە بۆ خۆی لە جنگایە لەگەڵ ئۆکرانیا و توانێت سەربازیەکەی مەحدودە و رووسیا هێستا لە دوایەوەی کە لە سووریا کشایەوە و بەشار ئەسەد پشتیوانی بەشار ئەسەدی لە دەزا یەکێک لە هۆکارانەوەیە کە رووسیا ناهێوێ ئانی ناتوانێت بێ بەهێزی کاریگەر لە منتیقەکەیە و جیا لەوەش ڕاستە ڕێکەوتنی لە ساڵ 2025 ڕێکەوتنێکی هەیە لەگەڵ ئێرانە رووسیا بۆ ئەوەی کە هاوکاری لۆجستی و ئابووری و بکەن بەڵام هیچ ڕێکەوتنەکە باسیەوە نەکراوە کاتێک کە هێرشکردە سەر ئێران بەرگری بکە رووسیا وەجگەلەوەش ئێستا پەیوەندی کۆماریەکان خاصن ترامپ پەیوەندیەکە هەوڵیاوە جەنگی ئۆکرانە ڕابگرێت جۆرێک لە پەیوەندی لەگەڵ رووسیا هەیە و تەنانەت تۆمەتباریانەکردن بەوەی کە رووسیا هەوڵیاوە ترامپ بێتە سەرۆکی ئەمریکا ناهەیە ئەم پەیوەندی لەگەڵ ئەمریکا بچڕێنەوە جگەلەوەش لە ماوەی ڕابردوودا پەیوەندیکی ئەرێنیشی لەگەڵ ئیسرائیل هەیە بۆیە رووسیا لەم دۆخە هیچ توانایەکی ئەوەی نەبوو کە شتێکی ئەوتۆ بۆ ئێران بکەم سپاس دەکەم کاک عوسمان دوا قسەت بەڵێ بە بڕای من ئەوەی کە زۆر گرنگە پێویست بە هەرێمی کوردستانە تا ئێستا سیاسەتی فەرمی هەرێمی کوردستان لە ڕاستی تا سیاسەتێکی با بڵێن ژیرانە بووە و نەبووە تا بەشێک هەسەر ڕای با بڵێن گێچەڵ پێکردن و هەوڵدان بۆ بە کێشکردنی تا ئێستا نەبووەتەوە بەشێک لەم با بڵێن ئالۆزیانە و ئێمە سەبارەت بە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە لە ڕاستی وەکتم هەم لە بەردەم ئەڵنگاریەکی قورسدا و لە ڕاستیدا هەم لە بەردەم دەرفەتەکەین و هەر جوڵەیەک پێویستی بە ڕسکی گەورە هەیە بەڵام لە ئێسادا لە ڕاستیدا هەر جوڵەیەک ڕەنگە کاریگەری نەرێنی هەبێ ئەبێ چاوەڕێی ڕۆژانی داهاتووی جەنگەکە بکەین ئەگەر جەنگەکە بە هەر بارێکا بکەوێت ئەو کاتە دەتوانین بڕیاری دروست و حەکیمانەتر بدرین سپاس دەکەم هەرێک لە بەڕێزان کاکفەری دڵشاد کاک عوسمان عەبدوڵڵاه توێژەرانی سیاسی سپاس بۆ بەشداریکردنتان سپاس بۆ خستنەڕۆی بۆچوونەکانتان خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا کە تایبەت بوو بە چیکاری نۆمین ڕۆژی جەنگی ئێران ئیسرائیل ئەمریکا و ناوچەکە بە گشتی خی گەورە مولایەک پارێزراو بکە هەرێمی کوردستان بپارێزێ دووربین لەم جەنگ و بەڵایکە ڕووی لە ناوچەکە کردووە تا پێتانەگەینەوە خواتان لەگەڵ